بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. خۆشەویستان، ئێمە وەکو کۆڕبەندی ژیار لە بەریتانیا وەکو مزگەوتی ئیبن سەلاحی شارەزووری لە بێرمینگەهام بەڕاستی دڵخۆشین بەم جۆرە کۆڕ و سیمینارەتانە. سپاس بەخوای پەروەردگار لە ماوەکانی ڕابردوودا خزمەتێکی باشمان کردووە لە پێش چوونی خەڵک بۆ کوردستان. جەنابی دکتۆر عەبدولواحید هاتە ئێرە و گەرم و گوڕێکی باشی وەکو ئەم شەو ئامادە بوو لەم شارە و بە پێویستمان زانی و بە زەرورەتیشمان زانی بۆ ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا و بە تایبەت لە شاری بێرمینگەهامە جەنابی دکتۆر بەختیار تاڵەبانی لێی سوودمەند بین و بێتە ئەم شارەی خۆمان و جارێکی تر کۆڕ و سیمینارەتمان بۆ بکاتەوە. جەنابی دکتۆر بەختیار تاڵەبانی لەم ماوەی کەمەی کە لێرەیە لە ماوەی 13 ڕۆژە 12 سیمیناری لە 12 شارە کردووە. جاری وایە 5 سەعات ڕۆیشتۆ لە شارێک بۆ شارێکی تر. خۆی پەروەردگار هەمووی بە ئەجر و پاداشت و حەسەنات بۆ بنووسێت. لێرەوە دەمەوێت دوعایش ئەوەش بکەم خۆی تەبارەک و تەعالا ئەم ماڵەمان لێ تێک نەدات و بە بەردەوامی بمێنێتەوە. ئەم مزگەوتە بەڕاستی مزگەوتی گەورەی ئەم شارە کە جێی دڵخۆشی هەموو کوردێکە لەم شارە کە ئاواتوانین بە ئازادی و بە جوانی تایە کۆ ببینەوە و منبەرەکەی منبەری هەموو کوردێک بەبێ جیاوازی. ئەمە هەموو جێی دڵخۆشیە و سپاسی خۆی تەبارەک و تەعالایەوێت و نزا و دوعای خەیری شێوێ بۆ ئەو ئەزیزانەی کەوا ئەم مزگەوتە بەڕێوە ئەبەن و مزگەوتی هەموویشمانە. خی گەورە بیان پارێزێت. لێرەوە دەمەوێت وتەیەکی بەخێراتنیش لەلایەن کەسی مزگەوتەوە بابنین کاک محەممەد بفەرمێت بەخێراتنێکی جەماعەت کات و دواتریش ئەڕۆینە خزمەت جەنابی دکتۆر بەختیار. بسم الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي إداري مزقوتي ابن صلاح شار زوريا وبخير هاتني همولا يكتانكين وبخير هاتني كاكا دكتور أكين بو مزقوتي ابن صلاح شار زوري برايان أم مزقوتي همولا يكا مزقوتي كي بيلاينا هر کسی برای ام مزگەوتەتی بەناوی ئیدارەی مزگەوتی صلاح دینەوە بەخێرهاتنی دەکەین بەناوی هەموو ستاف مامۆسای بەڕێزەوە بەخێرهاتنی ئەو مامۆسا بەڕێزە ئەکەین داوا ئەکەین لە ئەڵڵا سەربەرزی بکا و عاقیبەت خێری کا و ئەم شەویش ئینشاءالله ئیسفادەی لێ بکەین. وی بەڕاستی بە زەروری دەزانم بڕۆینە سەر سیمینارەکەمان چۆن نمونەی خێزانی سەرکەوتوو لەم وڵاتە. ئەمە دوا کۆڕمان نابێت لەم مزگەوتە و لەم شارە دڵنیا بن لە داهاتوویشە ئێمە هەبە بەردەوامی ئەو مامۆستا ئازیز و بەڕێزانەی خۆمان دەهێنینە بانگێشتیانەکەین بۆ بەریتانیا و لە خزمەتیانە دەبین و کۆڕ و سیمینارەتمان بەردەوام دەبێت و تەمەنی دکتۆر بەختیار پڕبەرەکەت بێت و مزگەوتی ابن سەلاحی شارە زوریش ئاوادان بێت. فەرموو جەنابی دکتۆر. بەناوی خوای گەورە و میرەبان ئەزیزانی خۆم سڵاوی خواتان لەبێ. خوشکانی برایان هەموو ئەزیزانەمان کە لە وڵاتی غەریبی هەرێکەی بە سەبەبێک بە هۆکارێک هاتوۆتە وڵات. پێشم کە دەست پێ بکەم هەر بەجددی مامۆستاش قسەیەکی جوانە. سواسی خوای دەوێت سواسی خوای دەوێت کە وڵاتێک وەکو مەوایەک وەریگرتوین. سواسی خوای دەوێت کە ماڵێکی خوا هەیە هەمومان کۆ دەکاتەوە. سوپاسی خوای ئەوێت کە ئەم دەقەیە ئەگەر دانیشتوینە بۆ گوێگرتن لە قسە و محازەرەیەک ڕەنگە خەڵکێک لە سەرە و لە ڕێزگرتن و لە چاوەڕوانیە بێ بۆ نەخۆشخانەی هیوا یان بۆ نەخۆشخانەی نانەکەلی کە خوای گەورە شیفای هەموو ئەزیزانەمان بدات. ئەم دەقەی کە تۆ چاوەڕوانیت و من بزانم چی ئەڵێم و سفادەی هەیە یان سفادەی نییە خەڵکێک لە چاوەڕێی تەلەفۆنێک هەیە کە ئەزیزێکی نزیکی کە هەردوو گورچی لە ئیشکەوتو و چاوەڕێتی تەلەفۆنێکی بۆ بکەن بڵێن وەڵای فڵان گورچی لە کۆمپاتەبڵە و ڕینە بۆ ڕینە ترانسپلانت ئەشێ و واتوانێت گورچیلەکەی بۆ بگوازن. بۆیە خۆت زۆر بە سەرکەوتو بزانە، زۆر خۆت بە بوونە بزانە. مەشڵێ با بەم ڕێبانەمرە لە تێری قساکە شەبەکەی فولە هەر بە جددی هەر بۆ خۆی بوونی ئەو لە شتاغی و تەندروستی کە هەتە منۆکو دکتۆرێک بەلایەن پێتەڵێن ئەو لە شتاغی و تەندروستی کە هەتە و خۆت بە قاچی خۆت و بە دەستی خۆت و بە توانە و تاقی خۆت و من وڵاتەشای من قەناعەتم وایە نیعمەتێکی زۆر گەورەیە و هەتا لە دەستی نەدەی نایزانێ. ئەو بابەتەی من باسێکم بۆ باسی خێزانی سەرکەوتووە و خێزانی سەرکەوتوو خۆتان چاکەزانن و ڕەنگە لەگەڵ منە ئەترار بکەن شەک نییە ئیلا بە پارە بەدەست بێت. لەبیرمە بە مناڵ بین ئەیانوت وەڵا تەشتی پڕ ئاشتی ماڵ ئێستا خەریکە ئەو قسەی عەکسە بێتەوە.
چەندمان بینی هەتاوەکو دەوڵەمەند نەبوو زۆر باش و چاکبوون کە تۆزێ بوو نەبوو لە خۆی قەومە چەند برامان بینی هەتاوەکو فەقیر بوو کرێکار بوو زۆر باش و بەس کە تۆزێ خاڵ سیار و بەزم و ڕزم بوو لە ئەهلی مزگەوت نەما لە دەرز و دەور نەما لە هیچ نەما هاوڕێی باش و چاکی نەما و بەداخۆ لە خۆی تێکدا هەر بە جددی چەند کەسمان بینی کە تا شەهادەی نەبوو باشتر و چاکتر بوو دوایە شەهادە و جنسێ و جەوازی کەوتە دەسەوە سەرەکی کەوتە ئەم لاولا و بەزم و ڕزم و وەختێکە زانی دیار نامێنێ هەمامە بۆ کێ چوو بۆ مەغریب چووە خوا پێم نەگرێ بۆ کێ چوویتە بۆ مەغریب ئێتر من نازانم بەستی چییە بەڵام خوا تا بۆ شتێکی تر نەچوو و لە براژنم تێک نەدات بۆیە خێزانی سەرکەوتوو کە کتێبێکەیە بە ناوی The Successful Family ئەوان کتێبیان لەسەری هەیە ئەو باسی میزەکە ئەوان هەرگەشتونەتان قەناعەتەی ئێمە کە 14 سەدەی ئیشی لەسەرەکەین دەبێ ئاگامان لە خێزان و خانوادەکانمان ئینگلیز و ئەمریکا و ئەموو وڵاتەکانی تر کەوتونەتە خوار من ئاوا نابێت من ئینگلیزم دوانێ و توتی ئاوا نابێت منش خۆمان چاکەزانین ئاوا نابێت بەڕاستی ئاوا دەست شلکەین بۆ مناڵ و بۆ ژن و بۆ ماڵ و بۆ عایلە و بۆ بەزم و ڕۆزم هەڵەوەشێتەوە خۆشتان چاکەزانین کە چەند لە خۆیانش بێزارن و بەداخە خەریکە لیان دەقەومێ بۆیە خێزانی سەرکەوتوو دەبێ ئێمە ئیشی لەسەرکەین ناشکری ئێمەش ببین بە کۆپی پێستی ئەوان الحەمدولله کە ڕەنگە لەڕووی دارایی تۆزێ باش بوو بێتی لەڕووی سوکنە و ژیانە تۆزێک سوکنایەکت بۆ دابین بوو بێت و الحەمدولله مەعیشەتێک و ئیش و کار بەس دیسان بە خۆتی تێک بێ زانی من زۆر خەفەتە خۆم خزمێکی من لە چەمچەمانەوە لە ڕانێوە لە ستێمانیەوە لەوێ عیبی نەبێ لە ڕێگا عیبی نەبێ دوای 3-4 ساڵ بە 3-4 مناڵەوە لە بێرمینهام یان لە ئیپسیویچ یان لە نازانم بە چۆ لە خۆی تێکدا تۆرم لە ڕانەی قەڵازەوە بی عیبی نەبێ خاوەن 4 مناڵ بی زەواجی 2015 بی 2011 بی لە کاردیف تووشی تەلاق بیت توا بە جددی ئەوە جێگەی خەفەت نییە ئەوە جێگەی گریان نییە ئەم هەموو ڕەزالەت و نەهامەتێ بە ساڵێکە تا لە تورکیاوە گەشتۆتە ئیتالیا بە ساڵ نییە گەشتۆتان بە ئیتالیا بە 7 ساڵ بە 8 ساڵ جنسی وەرگرتووە هەواڵە بەخواریت و خوای گەورە ڕەحم لە ئەولادەکان و ئەمسالەکانت بکات تۆ نتوانیت بە خێزانێکی سەرکەوتوو بۆیە زۆر گرنگە ئەمڕۆ بە کۆمەڵی خاڵ دەخاڵی تەقریبەن باس دەکەم کە چۆن بتوانین خێزانێکی سەرکەوتوو بین چۆن بتوانین خێزانێکی خۆشبەخت و ئاسوودە دروستکەین چۆن بتوانین خێزانێکی سەرکەوتوو ئاسوودە دروستکەین لێرا پرسیارێک دێتە کایەوە دوکتۆر ئایا خۆمان بدەینە دەست قەزا و قەدەر هەموومان هەر بەندەی قەزا و قەدەری هەموومان هەر خۆمان داوەتە دەست قەزا و قەدەر بەس ئەی هەوڵدان ئەی کە من بابەتە ئاینەکان نازم کە مامۆستا لێرە بۆتە باسەکارە لەیسە للئینسانی ئیلا ما سعى سەرەکەم بە منەڵێت چی دکتۆر جان لەگەڵ ڕێزمە بەخواوە ئەو ئەوروپایە سەرەکەم تەلەفۆنی ئاوان بۆ کارە ئەو ئەوروپایە خێزانی خۆشبەخت و ئاسوودە جا پێڵەمەڵە چی سەرەکەم لە تەلەفۆنەکە چی بە منەڵێت کاتۆ گیان لەو ئەوروپای وەک یانستی بووە یان بۆ دەرەچیان بۆ دەرناچێم قسێ چییە ئەم بە چی دینێک بە چی فەرمودەیە ئەی نابێت و هەوڵ و کۆشش و ماندووبوون دێ ئەی تۆ زانی من خەڵکەیە لە 15 ساڵە 20 دانە ساڵە لەم وڵاتی ئێوە دەژی ئەی کاتە گاتە و سوعبەت جاروای مناڵەکەی تۆزێ دوورەکەی تۆڵە کاکە لە ماوەیەکە تۆزە سەر ماسووکە ئەڵێ ئەمە حرامە ئەمە حەڵاڵە فڵانە مناڵەکەی ئەمەنە تەجدیدات لە دایک و باوکێکە کاتە تۆ دەتوانی دەم وڵاتەشا زۆر باش و چاک و مەزبوط بی خێزانێکی خۆشبەخت و ئاسوودە بی بەڵام بەو مەرجەی بتوانی هەنگاوەکان جێبەجێکەی کە ئەمڕۆ دەخاڵی بۆ جنابتان دەباسەکەم کتێبێکەیە بە ناوی ڕیسین ئە هەپی فامیلی چۆن بتوانین خۆشبەختی و ئاسوودەی خێزانەکان بەرزکەین و کۆمەڵی خاڵەکە هەوڵم داوە لەو کتێبانە بۆ جنابتان باسی کەین و بە تەجروبەی ژیانی خۆمان و ئەوانی کە لە علم نەفسی شاباس کراوە کەواتە ئەتوانێت خۆشبەختی و ئاسوودەی خێزان بەرز بێتەوە تەنها پارەشت نییە بەرزی کاتەوە تەنها و تەنها بۆ نمونە بوونی خانوو شت نییە بەرزی بکاتەوە نانە هۆکاری تر هەیە شتی تر هەیە بۆیە پرسیارەکە ئەلێرایە چۆن خێزانەکانمان بپارێزین چۆن خێزانەکانمان بپارێزین بەدەدانە خاڵکە هەوڵ بدەین ئینشاڵڵا کورتی کەینەوە خێزانەکانمان بپارێزین کە زۆر باشە زۆر چاکە زۆر مەزبوطە چکە لە بیرتانە چی ئەزیزان احتیمال ئەمە دوامەوا بێت بەڕاستی احتیمال زۆر ئەمە ڕێگایەکمان بێ بۆ قیامەتمان ئێمە نازانین و کەشیش نازانین خۆشتان لەوە چێت شایەتین بۆ بدەن فاتحامان لەسەر چەند کەسێک دا و نوێژی مردوومان کرد هەر لە مزگەوتەیە لێرەوە بەرز بۆ و تاوەکو قیامەت نایبینینەوە کاتە زۆر گرنگە ئەم وێزگەی تۆ بزانی بەرەو چی وێزگەیەکە چی
تۆ بەتەمان نەبی لێرەوە بڕۆیتەوە بۆ کوردستان و دیسان اینجا خۆت باشکە یان مناڵەکانە ئەمە بە دواوێزگەی خۆتی بزانی و هەوڵش بدەیت چونکە احتیمال زۆرە کوڕەکانت دیتر وەکو پێویست دەبینیتەوە کچەکانە شووەکە وەکو پێویست دەبینیتەوە کاتە ئەو ماوەی کە لە بەردەستی تۆیە تۆ دەبێت ڕۆڵێکی باش و چاک ببینی یەکەم بەشی یەکەمی بابەتەکەم کە بۆ جەنابتان باسێکەم بریتیە لە 5W بۆی بیتتان نەچێت ئاسان لەبەرەکرێت ئەگەر ویستان لەبەریکەن امتحانیشتان ناکەن بەس لەبەری بکەن زۆر بە جوانی مەزبوطی 5W ئەم 5W تۆ ئەتوانێت خێزانی خۆشبەخت و ئاسوودەک و ئاگاد لەم 5 بابەتە بێت ئاگاد لەم 5 وشەیە بێت کە هەر 5 بە W دەست پێکات خاڵی یەکەم کێ وەکو خوا بەم ماڵە ئەناسێنیت خوای ئەم ماڵە ئەگەر گونەحبار نەبم بڵێم پارەیە دەیانجار وتوتە ئەوەی پارەی نەبێ کەس بە پیاوی نازانێ پارەت هەبێت لەگەڵ ڕێزمە بۆ مامۆستای ئاینی قسە حەلەق و بەلەقەی کورد مەلا لە مزگەوت دەرەکەی پارەت هەبێ هەموو شتێ بە پیاو تەزانێ ئەوە جەنابتی ئەڵێ خوات پێ ناسانووە وەچی خوایەکەت پێ ناسانووە ئایا لەم ماڵەی کە جەنابت ئەتەوێ پەروەردەیکەی کە ئەڵێن گوت فامیلی خێزانێکی بەختەوەر ئایا خوا ڕۆڵی کاریگەری تیا هەیە ئایا جەنابەت بەقەت کامێرەکانی حکومەتەکەی چارلز خوا وەکۆڵە لێی بە زیادکار دنیای کردووە بە کامێرە بەقەت کامێرەکانی چارلز تۆ مراقبەی خوای کرد بۆ خۆت و بۆ ماڵ و خانەوەدەدانەوە یان لە کامێرەکانی ماڵ و گەڕەکە ترسی بەس لە کامێرێکی تر ناس ترسی کە شوێن و مەکانی بۆنی وایە ناو حەقیقەتە کاکەجە تۆ زۆر جار لە کامێرەیەکی کۆڵانەکەی خۆتە ترسی لە کامێرەی گەڕەکە ترسی لە کامێرەی فلانە ترسی ئاگام لێ لەگەڵ سایقەی کەم لەپڕ ئەگاتە شوێنێک مۆبایلەکەی بە پەلە دانەوتەوە باش بوو چکەوە کامێرەی مۆبایلیش ئەگرێت ئەی زەحمە نەبێ بۆ لە ماڵەوانی کەوتە خاڵ یەکەم زۆر گرنگ و موهیمە کێ دەکەی بە هاوڕێتی خۆت کێ دەکەی بە هاوڕێی خێزانت هاوڕێتی چێکەیت سەردانی چێکەیت کێ نانت ئەخوا نانی کێ ئەخۆیت قسە لە چێ وەرەگریت فتوا لە چێ وەرەگریت ئیسیشارە لە کێ ئەەکەیت کێ زۆرە بەس ئەوە ئەتوانم ئەمڕۆ بیکەم بە محاضەرێک بەس هەوڵ بدەن ڕۆڵی هەبێ لە خێزان و خانوادەکانە زۆر گرنگە تابەتی ئەوانەشی سنگڵن زۆر گرنگە تازە هاتووتە بێرمنهام زۆر باشە یەکەم شت لە خۆت بپرسە کێ بکەم بە برادر دوای چێ لەگەڵ چیا دوکانداری دابرێم لەگەڵ چیا شەریک بم لەگەڵ چیا بخەوم کاکە چیتە ئوتێلێکەوە ئەی بەدنیا بە حیاتی دەمە دەقومی جگەرە نەداوە ڕۆژێ دوو ڕۆژ مامە جەرێ ناگۆڕی دوو ڕۆژ سێ ڕۆژ چوار ڕۆژ دوای دوو بانگوبان بمت ئەڵێ بێتاقەتی بیخۆ مامە سافتەکە هینە چی سافەکە بۆ ئەمە ئیزاعەیە چییە دوای ماوەیەکی تر ئەگەر تۆ فێر نەبووی حەقتە قسە بکەی ئێخۆ خۆتان شایەتیم بۆ بدەن زۆر بەدەگمەن لە خۆتە فێر جگەرە بوویت هەر برادرێ بۆی گرتی دێ بۆ عیادەکەیمەوە چی دکتۆری بابی ئەوە ڕۆژ بێ وا جگەرەکەی فێرکردم بەشکۆ خۆی ئەم گەن و گۆم نەجاتە کاتە خاڵی یەکەم زۆر گرنگ و مهمە لەگەڵ چیا دادنەی لەگەڵ چیا سەفەری پێ دەکەی لەگەڵ چیا بناڵەکانت ئەنێری بۆ قوتابخانە تەنانەت کتێبێکەیە بە ناوی فامیلیز ویزاوت فادەر کێ قیادەی ماڵ بکە بڕواتان بێ ئینگلیزیش هەستی پێ کردووە کە ماڵێک فادەری تیارە بێ زۆر مشکیلێ کە ئێمە ماڵی کوردەکان خەریکە ڕۆڵی فادەر و ڕۆڵی ئەمە تەسامژنەکان بەدڵیان نییە ئەم جوان بەدڵ نییە بەس بەجددی بۆ لە دڵسۆزی ئێمە قیادەی ماڵ ئەبێت قیادەیەکی باش بێ کاکە وەکو وا بێ ئێمە سواری تارێک ببێتین و قیتاقی وەکۆڵ یا قیتارێک یان هەرچیە قیادەی نەبێ نابێ کاکە ئیش نابێ من و تۆش ئامادەنی سوارم قیتارە ببێ ئیسەشی لەگەڵا بەنەوەچ نەوێری سواری سیاری بڕۆڵانە من بە ئەلکترۆنیشەکە بە کۆمپیوتەریشەکە ڕۆبۆتێکەڵی بابە خۆ لە خۆم لێ زیاد نییە ڕۆبۆتی ناڕەسەن بۆچی من بەڕێوەبەرێ وڵا دابەزم هیچ پەنەم نییە چ جایەوەی کە ماڵ هەیە ئاوایە کاکە فرەکوێخایە باشترین و چاکترین شت ئەوەیە کە هەمیشە پرسیار بکرێ ڕۆڵی گەورە لەم ماڵەیە کێ بیبینێت ئەگەر ڕۆڵ پیاو نەیبینێ و ڕۆڵ ژن نەیبینێ و هەردوو لاوکەم تا زۆر ئیشی لەسەر نەکەن کاتە زۆر مشکلێ و من ئەمە زۆرە بینم ناو خێزان و خانوادەکانە پیاو ئەڵێ من ئیشم ڕاوە دینارە واستان هەنێ ژنیان لە خۆی وتێتی دکتۆر وتێتی چی من بەس پارە پیاکەم تۆ ئاگات لە مناڵەکان بێ هەیدەوە وانە هیچمان نەکرد کاکە خێزان ئاوە نابێ خێزان دەبێت تۆ شان بریتە بەری ئەی بۆ مناڵت خستوەتەوە ئەی بۆ خێزانت دروست کردو ئەی بۆ 4-5 هێناوتە خوا سەری داوە ڕزقەدا زۆر باشە بۆ 4-5 ڕێزت لێگرتووە زەمبیان چییە
و ئایا خۆت چاک ئەزانی ئایا هەموو سیفەتێک دەتوانێت لە دایکە وەریگرێ نە هەندێک شت هەیە لە باوکێ وەرەگرێ یعنی هەر تەنها لە دەرووناسیە باس کراوە هەندێک سیفەتی کچ و کوڕ هەیە لە باوکە وەرەگرێ هەندێک سیفەت هەیە لە دایکە وەرەگرێ بەڕێزێک لە مەجلیسانە ئێدە باوک نەما لە خاڵەوە لە مامەوە بەڕێزێک لە پێغەمبەر دووری خوا لەسەر بێ خۆ باوکی هەر نەما بوو ئەی بڕۆ بزانە مامەکانی چی ڕۆڵە چێبینی باوکێکی نەما بوو 4-5 باوکی هەبوو ئەی هەر لە زەمەنی قوڕیشا لە مەجلیسەکانی خۆی داینانیشانن لەسەر لە ناو کۆبەرای وەکو لە قوڕیشا دانانیشت کاتە هەر مامێک ڕۆڵێ بینی بۆیە زۆر جار هەندێک سیفەتی ڕجولەت و مەکانەت و پابلیک سپیکین و قسەکردن و کۆنفیدێنس و بڕیاردان و پرۆبلم سۆڤین ئەمە پیاو ڕاست بڕوا بە تایبەتی کوڕ لە باوکی وەرەگرێ ئەبێ ئەمە باوک ڕۆ ببینێ داوێتێ دەست دایکی کوڕێکی ناسک نەستەری لێ دەرچووە ساعت 22 ساڵ تەمەری چاکچۆنی لەگەڵا ئاوا چاکچۆنیەکە خۆتانی بینن کاکە نەستەرەیەکە ئاوا بەخێر بێ بە قوربان ئەو خوایە بەجاوانێک شڵاتێڵ دە بەخێرەکەی وا چۆنە بێ پیاوانە و مەردانە باوکە بێ کێ بێ قیادەی ئەم ماڵە بکە هەر کاتێ تۆ قیادەکەت بەجێهێشت و ڕەشمەی ماڵ و ژیان و گوزەران و سەیارە و خان و هەموو شتێکت بەجێهێشت و بەس تۆ وەکو مەکینەیەکی پارە پەیداکردن بووی من داوای لێبەر دەکەم تۆ ناتوانانی ئەم ماڵە خێزانێکی بەختەوەر و خۆشبەخت بێت و ناتوانانی ئاسوودەیەکی کاتە خاڵی یەکەم زۆر گرنگە هەمیشە وشەی هوو بپرس دوو وای گرنگ بۆ ئەم کاسبیەکەم بۆ ئەمێ پارەم پێ دەستکەوێ بۆ وەڵامێ مناڵەکانم خۆش بژێن بۆ وەڵامێ چاوە لە دەستی کەس نەبێ بۆ وای 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 عالمێک هەڵێت ئەگەر هەر مرۆڤێک 5 جان وای بڵێ ئیلا ئاگاتە حەقیقەتەکەی 5 جان لە خۆی بپرسە بۆ واکەم بۆ واکەم کاکە بۆ جگەراکەم وەڵا بۆ خۆشی ئێ باشە بۆ خۆشی چی خۆشیەک وەرەگری دوایەوە چۆن خۆشیە لاخیرا گەیتە نەتیجەیەک بەڕاستی تۆ دەست داوەتە شتێکی هەڵا ئەتەوێت تیلیار بفرۆشی بۆ پارە باشە بۆ پارە هەموو شتێکە بۆ وای دەی هێوا شەش ئەگەیتە نەتیجەیەک خۆت محاسەبەی خۆتەکەی کاکە ڕێگایەکی ترەگرمە بەرەم ڕێگایە هەڵەیە ئەگەر بە کورتنی کار بگەم بە شتێک نا هەڵەیە بێ ڕێگایەکی تر بگرمە بەر هیچ دەبێت پەلەم نەبێ بۆیە هەمیشە پرسیاری دووەم گرنگە و لە دینیشا زۆر گرنگە بەڕێزان هەمیشە لە دینە ئاوا لێ پرسا بۆ ئەوە لەخۆ بۆ مستەحیلە شتێک پێماوترا کاکە ئەوە بکە و تا قیامەت مەپرسە بەس یەک شت پێماوترا قل الروح من أمر الله تەواو ئەوە زۆر تەداخلی مەکە کە الحەمدولله تا ئێستاکەش نە عیلم نە دەروناسی نە کەس نەیدۆزیەوە تۆ نازانە کاکە وازی لێ بێن ئەوە تەواو باقیەکەی تری هەرچیەکت پێ وتراوە سەبەبێکی وتراوە بۆ ئەوە بکەیت بۆ ئەوە نەکەیت بۆ فڵان هەمیشە ڕێگە دراوە بە موسڵمانان پرسیاری وای بکە بۆیە لە خێزان و خانەوادەکەیە زۆر گرنگە هەمیشە وای بۆچی ئەم شتە دەکەم یعنی بۆ مناڵەکان مەسەن مەیەرە بۆ مزگەوت وێڵە با بڕین گەورەی بەقەد منە بی لۆقە درێژی نانە پێ بنە بۆ بێ بۆ مزگەوت بۆی خەڵک بناسین بۆ بێ بۆ مزگەوت لەبەرەوەی بۆن و لە ڕفتمان هەبێ بەخواوە بۆ بێ بۆ مزگەوت لەبەرەوەی زۆرترین کورد بناسی بۆ بێ بۆ مزگەوت لەبەرەوەی پاکوتەمیسی و لە شتاقی و تەندروستیە بۆ بێ بۆ مزگەوت لەبەرەوەی لە ڕووی دەرونی و ئاسوودە دەبی بۆ بێ بۆ مزگەوت 2 3 4 5 6 وای خێزان دەبێ وشەی وای تایە بەردەوام بێ کە لەمانە سەیرە یعنی من هەنێ خێزان دوێنم هەڵێ دکتۆر بەشتێت تەواو هەر ئەوەیە تەواو کەس قسە نەکە شەمە جومعە چین بۆ دوکان ئەخ بۆ بچین بۆ دوکان کاکە بۆ نەچین بۆ سیتەک بۆ نەچین بۆ سەرنتەوێڵە بیارە نییە هەر ئەوەیە تەواو بە دڵتانە باشە بە دڵتانێکەی نانە خێزانە بۆی خۆشبەخت و ئاسوودە بێ هەمیشە دەبێ وایە بێ مرۆڤیش بۆ خۆی یعنی بەڕێزەکەم تۆ دەست بەرزەکەیتەوە لە خێزان بۆ تۆ تووڕابی ئەڵێ دکتۆر وەڵی من جارجار ئەم گرێ هینە گێڕوشتە گۆڕێ جارجار ئەم گرێ جارە بە خێزان بێ بەس ئەو جارانی ئەم گرێ تووڕە نەبێ ماوەی وازم لێ بنە خۆم دوای سار دەبووە بۆ تۆ پارەمێزی بۆ تۆ چیت کاکە چۆنە بێت دەبێ بپرسی بۆ ئەی بۆ سەحابەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەزێک ئامۆژگاری کردوتی لا تەغزە ئەی قەت نەتپرسی ئەم سەحابە لە بنی دنیاوە هات پرسیاری لێ کردوتی ئامۆژگاری کەم پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم هەموو دین و ژینە بەس پێیوت لا تەغزە قەت نەتپرسیەوە بۆ پێیوت ئێوە زانین ئێمە دکتۆری لا تەغزە نەبێ زانی چەند موهیمە کوێسانێ لە هەمێنە بابەتەکان لە تووڕەوە بنەوە چێ چانسی شێرپەنجەشت کەم بێتەوە چانسی کانسەرشت کەم بێتەوە سترێست هەیە چانسی شەکرت زۆرە بێ چانسی جەڵدەت زۆرە بێ چانسی زەفحەی دڵت زۆرە بێ چانسی پیربوونت زۆرە بێ چانسی مناڵ نەبوون لە ئافرەتا زۆرە بێ بەس بە سترێس کاتەوەش خاڵی دووەم زۆر گرنگ و موهیمەکە بەداخەوە کەمتر ئێمە لە خۆمانە پرسین هەمیشە پرسیار دەربارەی وای لە خێزان و خانوادە ئەبێ
بۆ تەنان من پێشنیارەکەم مناڵ با فێرکەیت مناڵ با فێرکەیت باوە بۆ ئەوە بشت بووە ئەوە وەڵامی وایەکانە مناڵ بە قۆت و بەهێزەکە ئەوە مناڵ کتێبێکەیە باسی ئینتەلیجنسەکە باسی زیرەکیەکە باسی ئایکیوەکە ئەڵێ هەر دایک و باوکێک زۆرترین وای زۆرترین ئەنسەر زۆرترین وەڵامی وای مناڵی دابێتەوە مناڵەکە لە داهاتوو ئایکیو بەرزە زۆرترین وای بۆ ئەم حەدیقەیە وایە بۆ سیارە وایە بۆ لێرە ئەڵێ سی بڕۆین بۆ لێرە ئەڵێ شەش بڕۆین بۆ لێرە کامێرە دانراوە بۆ لێرە ئەڵێ بێدەنگ بین بۆ لە مزگەوت نابێت دەنگ بەرزکەینەوە بۆ مامۆستا چۆتە سەر مینبەرەکە و شوێنەکەی بەرزە وای 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 ئەم مناڵ ئایکیو بەرزە بێ مێمۆریەکەی زۆر باش و چاک و مەزبوطە بێ خێزان و خانەوە دەشت وەڵڵا بیلای ئافرەت هەیە ئەڵێ من ئیسەش نازانم بۆ پیا بواکە ئەڵێ پێوتم خۆتە زانی ئەخە بەچی بزان علمی غەیبم پێ کاکە بەس بواکەی ئەی زانی ماوەتە ئەی زانی کەی عاقڵ بووی ئەی زانی کاکە بەس پێم بڵێ بزانم بواکەی بۆ داوای ژنی ترەکەی بۆ ئەڵێ ژنێنم بۆ ئەڵێ تەلاق دەدەم وای هەمیشە وای لە خێزانێکا بێ من ئەڵێم خۆشبەخت و ئاسوودا بێ سێ وێر گرنگ دوای 14 سەدە و دینداری و ئیسلامەتی تازە بە تازە سالیمانە ئێمە ئێستا ئەزانین سەکەن چەند گرنگ و مویمە ئێستا لە عیلم نەفسا بۆ ئێمەی باسەکەن و ئەمە ئەیانە پێمان بفرۆشتنەوەکە شوێن چەند گرنگ و مویمە ژوور چەند گرنگ و مویمە شوێنی خانوو چەند گرنگ و مویمە مزگەوت چەند گرنگ و مویمە بواری ئاینی چەند گرنگ و مویمە و لە چی شوێنێک کامێنیتەوە چەند گرنگ و مویمە و باخ و حەدیقە و شوێن گۆڕین چەند گرنگ و مویمە ئێمە ئێستا من دوای 14 سەدە ئەو منیش تقریبا حساب کەس 40 ئەوەرە سا بەرەو 50 ساڵ تەمەنمە چێت دراسەیەکی زۆر اینجا لە کتێبێکی دەروناسەیە خوێنیت و حکمت چییە بۆچی ئەڵێ لە ڕێیەکەوە چوو بۆ مزگەوت لە ڕێیەکی ترەوەرەوە ئەم شوێنە ئەم لەکوێیە چەند دەورە ئەبینێت چەند گرنگ و مویمە بۆیە هەمیشە بپرسە ماڕە لەکوێ دادەنیت لەکوێ کار دەکەیت لەکوێ دەمێنیتەوە لەکوێ خێزانت دادەنیت لەکوێ منداڵت دادەنیت زۆر گرنگە تۆ لەم شارەیە تو دەبێت بە دوایەوە بگەڕێ چۆن شەمە و یەکشەمە مناڵەکەم لەکوێ دادەنێم بەناوی ئەوەی مەجای نییە و بەناوی ئەوەی کاتم نییە و بەناوی ئەوە فڵان لە پڕێکا فور ئینگلیزیە بەڵام عەرەبی نازانێ کوردەکەی باش نییە دیندارەکەی باش نییە و مناڵش گەشتە 15 و 16 تەواو ئەزان علمی نەفس چیەڵێ ئەڵێ 3 بۆ 5 زۆر وریای بە پارق سۆیدان لە مقابلەیەکە ئەڵێ پێش 6 ساڵە بێ مناڵت دروست کردبێ ئەڵێ من گەشتمەتەوە قەناعەتی سیفەتی قیادی بە زۆری لە مناڵە پێش 6 ساڵە بێ دروستت کردبێ نەترسان و بڕیاردان و سێکەڵاوی و پەبلیک و تەرتیبات و مەزبوط و کۆنفیدێنس و چی و چی و فلان ئەڵێ تۆ بێت پێش 6 ساڵ هەتا ئینێکی هەیە مەحەدێکی ئیعداد القادە ئەڵێ من 4 ساڵ بۆ 6 ساڵ وەرەگرم ئەوەنی دڵم بە 4 ساڵ بۆ 6 ساڵ خۆشە تاکیدم 15 ساڵ وانییە اینجا لە 6 بۆ 10 چانسێکی تر کەم هەیە لە 10 بۆ 15 چانسێکی ترێ دوای 15 چانس زۆر کەمە بێتەوە بە تایبەتی لە وڵاتە و منۆکو درسۆزی پێتەڵم لەکوێ دایانەی بۆ ئەم 15 ساڵە برایەکە لە کاکتۆ نەحەی مادیم زۆر باش تێڕم هیچ لە ابتیدایی لە مەکتەبێکی ئیسلامی دابنی با تا 6 ابتیدایی نەخێر کاکە تا 6 ابتیدایی نەت کردووە لە 6 ابتیدایی تا 3 متەوەسطە قۆناغی مراهقیە لە 10 ساڵە تا 15 ساڵ هۆرمۆناتی ئەگۆڕێ ئەندرۆجینی بۆ دروستە بێت ئیسترۆجینی بۆ دروستە بێت پرۆژسترۆنی بۆ دروستە بێت حب الظهوری بۆ دروستە بێت سەرنجڕاکێشانی بۆ ڕەگەزی بەرابەر بۆ دروستە بێت لە بینی پۆلی 6 ابتیدایی تاوەکو 9 کە ئاکاتە تقریبا حساب کە 7 و 8 و 9 زان لای ئێوە چی پێدەوان ئەم 2-3 ساڵە ئەگەر توانیت لە مەکتەبێکی ئیسلامی داینە ئەگەر توانیت کەم تازە بۆ چووکە وریابە ئەم شوێنە زۆر ژیانی خێزان و خانەوەدا ئەگۆڕێ بۆ ئێمەش خاڵێکی گرنگە بە ناوی ئەوەی کە شوێنێکە بۆ نمونە ئەڵێ وەڵام لە دوکانەکەمەوە نزیکە خێزانە لە کاکتۆ دوورین لە مزگەوت دوورین لە نوێژ دوورین لە دەرز و دەور دوورین لە کوردەکان وەکو خاص کوێرمانیات و لەو بدنێ ڕاکە ڕاستە خۆی عەزێت نابینێ بە دوو هەنگاوگاتە مارکێتەکەی بەس ئەی مناڵ وێ زۆر گرنگە هەمیشە بە دوای ئەوە بگەڕێ بەتایبەتی لەم وڵات و مەملەکەتەیە نازانم ئەگەر مەسەلەی شارەوانی و کانسڵ و چی ئەم بەزم ڕزما بێت بەس مەجای تێدا بوو بزانن لە چۆن ماڵەکەت دادنی بزانن لە چی نزیکێک دایدنی بزانن لە چیش مەکتەبێک منداڵەکەت دادنی جارێک بە تایبەتی ژینگەی مەکتەب لە هەموو شتێ مهمتر و گرنگترە بۆ منە بڕوادە خەریکاگەم و قەناعەتی لە ماڵەوەش گرنگترە چکە تۆ خۆ چاکەزانی خۆتان شایەتی بدەن مناڵی ئێوە ئەو پەڕی بە تایبەتی باوک سەعاتێ سەعاتی نوێ ئەیبینێ یان نایبینێ دایکش هەر ئەو پەڕی سەعاتێ 2 سەعات لەگەڵ هاتی ئەگەر زۆر مناڵەکە بە دیارەوە دانیشێ
باقیەکەی تری لە 8 تۆ سوار سیارەکەی تەسلیمیە مەکتەبەکەی سعات 2-3 دێتەوە 7 ساعات 8 ساعات کەوتە بزانە لە چۆ ئافرم بۆ باوکەی شارە چێ لا شارە لەم شارانە بوو با ناوی نێنم و نەبێ بە ڕێکلام برای گوتی کاک تۆ وڵام بەس دەبەن مناڵەکاناتم چکە ئەم شارە مەکتەبی ئیسلامی زۆرە من لە فڵان شار بووم شوێنێ زۆر خۆشم هەبوو تەرتیبات نزیکی مزگەوتێکش بۆ خۆم بەس بەڕاستی مناڵەکانە فەوتا لە بەرەوەی چێکم ئەچۆم تەوەستەوەیەکم نەدا چوو هاتم ئەم شار ئافرم بۆ ئەم برا بەڕێزەی دەم وڵاتەیە کە خۆی وتەنی ئەڵێ ئێستا چێ وای لە هاتووە 40 دقە 50 دقەش بۆ ئیشەکەم دوورە بەڵام هەرچۆ لەبێت کێشەم نییە من بە مشوری ئەوەی خواردۆ بزانێ وێر لە چۆ منداڵەکەی دادەنێ ئێوە ئەزانن لە مزگەوتی شار زۆر گرنگە بزانین لە کوێ دانیشی ئەی بۆ ڕێزی پێشەوە خێری زۆر ئەی تۆ زاری چەند گرنگ بوومی کاکە ئەی لە کوێ بۆتان باس کرد لە قیبلەکەی گرنگە لە شوێنەکەی گرنگە ڕوو لە کوێ دەکەی گرنگە هەر بە جددی و بۆ ڕوو لە قیبلاگە بۆ ڕوو ئاوا بەعکسەوە ناکەیت هەمووی شوێنەکە گرنگە لە کوێ زۆر گرنگ و مهمە هەمیشە لە ژیانمانە ڕنگدانەوەی هەبێ خاڵی چوارەم ئەتەوی خێزانێکی بەختەوەر و ئاسوودە دروستکەی خی گەورە لە ساغێک و تەندروستیەک و وڵاتێکی داوە دیسان ئەڵێن نیعمەتێکی باشە بەڵام لەبیرێ نەچێت هەمیشە بپرسە چی شتێک بۆم قۆناغە گرنگ و مهمە تایبەتی کورد ئەم حاڵەتەم زۆر لێبیستۆڵێت چی دایک بە تایبەتی ژنەکانم گلەیەکە لە دکتۆوتێتی چی خۆم نەبوونی و نەداری و ڕزارەتم بینی هیچ شتێک نەبێت ئەم مناڵە نەخێری بۆ نانە هەر شتێک بۆ شتێک و هەر شتێک بۆ کاتێک زۆر گرنگ و مهمە چەند وای محاضەرەیەکێ بۆ خۆت و خێزانت لە شارێکی تر لێرە بە تایبەتی نوێژی جومعە کاکە ئەم شتە بۆ تۆ بۆم هەفتەیە گرنگە وزەیە پاوەرە بۆ 168 ساعتی تر من دیسان ئەڵەم بە تێری قسە ناکەم بەس کاکە سندانم لە ڕاوەدینارەکەی تۆدا تۆ بە ئەو جایە بزنسێکی خۆت نەبێت ئەوە ڕەنگە ئەیەکی تێدا بێت من ڕەنگە نەتوانم زۆر این بکەم و مامۆستایان خۆیان موری ژیانی ئەو ئەزان بەس دوکانێکی خۆتە مارکێتێکی خۆتە باوەڕ ناکەم لە 12:01 دای بخەیت هەتاوەکو سعات 2 تۆ بەو 2 ساعاتە بۆ نمونە بچیتە سەر ساجی عەلی و دێیتە سەر سفر بەڵام ئەم 2 ساعاتە پاوەرت پێدا چی شتێک گرنگە بۆم هەفتەیە ئەو 2 ڕۆژە برایەک باسی کرد ئەیوت ئەکات تۆ بزان خێزانی ئەو کوردە بۆرەت چۆن بدێتە پەن بەدەست وتم ئەی بەرزی ئێمە شەمانێک شەمانەوە بۆ 11 وتم باش ئەوی گڕگڕ سەفرەی عایلە جەو گۆڕین بەزم و ڕەزمە کاتە ئەو 2 ساعات بە شەرتێک کابرا ئەتوانێت 11 و 12 شەمە لە منی وەرگرێت تا حەوتی ئێوارە توانێت 2 شار بکات ئەتوانێت بۆ نمونە 11 2 ساعت مناڵەکەی بێنێ ساعت 11 و 12 وەریگرێت کاکە یان شەمە بڕوات و یەکشەم بێتەوە هەم دیسان بۆ بەڵام دیسان کاتەوە هەڵەیە بزانین چی شتێکەکەی لە چی کاتێکە دەیکەی بۆیە زۆر گرنگە زۆر گرنگ و مهمە سەفەرکردن بزانین لە چی شتێک ئەەکەیت و بە چی شێوازێک دەیکەی ڕەنگە هەندێک جار چی شتێک بۆ مناڵەکەت گرنگە ئەمرەیە گرنگ بێت ڕەنگە دیاریە گرنگ بێت ڕەنگە کتێبێک گرنگ بێت ڕەنگە دەرزێکی خاص گرنگ بێت برایەک بێکێ لە شارەکانی ئێوە لە بەریتانیا باسی عایلەیەکی کرد یەکێ لە عایلە باشەکانە بە نەبێ بە وەسف و سەنا و ڕەنگە خۆشی حەز نەکە نایبێنن ئەوت خەڵک ئەناسم ئەو مامۆستا بەڕێزە گرتوێتی بۆ منداڵەکانی بە پرایڤیت پێم وایە کوڕێک و ئاوەیەک دوو کچێکی هێشتێکی وایە بە پرایڤیت دەرزیان پێڕێتەوە هەر جەلسەی 50 پاوند بە درێژایی مانگەکە 200 پاوند بێجگەلەوە هەندێک دەرمێنشێت ئەمە گرنگە چی شتێک بۆ منداڵانە گرنگە ئەم پیاوە عاقڵە ئەم پیاوە ئەڵێ من ئێستا 200 پاوەندی تیا سەرفەکەم مانگەکە هەمووی کاتە 2000-3000 پاوەند بەم پێ 6 ساڵەوە چ بکاتە 10,000-12,000 پاوەند بۆ ئەوەی دەدانە ساڵی تر مناڵەکەم نەچێتە سزنەوە بە 15-20,000 پاوەند جەزاش دەرنەچێت مناڵەکەم تووشی مەشروب و تریاک نەبێت هەر ساڵی بای 10,000 پاوەند سەرف بکا بەز ڕۆز ژنێکی بۆ نێنم بە 50 مسخال ئاتونەوە دوای بە چەقەنێک تەلاقی دا و هەر لە مەجلیسێکا بە تەلاقدانێکی ژنەکەی 20,000 پاوەند زەرەر کەم عاقڵە کاکە عاقڵە لێزانە بۆیە زۆر گرنگە چی شتێک زۆر باش و چاک و مەزبوطە وڵای جاری وای پێویستی بە نامەیەک جاری وای پێویستی بە دیارەیەکە جاری وای پێویستی بە قسەیەکی زۆر خۆشە جاری وای پێویستی بە گوێگرتنە سەمعێکە سەمع من لە 2-3 شوێنی تریش باسم کردووە جارێک پێغەمبەر دوودی خوای سەر بەدانیشێ بە دیار خێزانیەوە حەزەتی عایشەش ڕزای خوای لێبێت ئەگێڕێتەوە حەدیسەکەی ئەبی زەرع نازان بیستوتانیان ئەڵێ ژنێکە بوو ئاوا بوو پیاوەکەی ئاوا بوو مناڵەکانەوە پێغەمبەریش ڕوحم بە قوربانی بە گوێی لێگرێ 1 2 3 4 5 ئافرەتیش تاقەتێ خۆشیە خۆ ئافرەتە 11 ئافرەتە گێڕێتەوە
ئەزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زانی چی شتێک بوویمە بۆ دایکە عایشە لەو کاتە وتی منیش وەکو ئەبوو زەرعم بۆ زەرع بەڵام من تۆ تەلاق نادەم ئەلێوێ ئەو قسە بوویم ئەو قسە دەبیڵێ دە ئای لۆڤ یو بڵێ ئێ بۆت بمرمێ بڵێ دەبڵێ بە هەموو دنیات نادەم دەبڵێ بۆ نمونە شازادەی منی دە میوانێکی باش و چاک و مەزبوط و دیوەخانێکی بۆ بەڕێ کردوویت 15-20 کەس دەبڵێ ماشەڵڵا سەرت بەرز کردمەوە بۆ زۆر گرنگ و مهمە چی شتێک بۆ خۆت بۆ منداڵەکەت بۆ خێزانت بۆ خانەوادە ئێمە لە لێرەیە بە تایبەتی زۆر جار درێنەکەوینە خۆمان ئەی جێڕمەوە ئەی بیستێتەوە مامۆسایەکی بەڕێزە لە مزگەوتەکەی لیستەر وتی ڕۆژێک ئاوا هەنێک خەڵک دانیشت وتی دەستم کردە قۆڵی مناڵێک ئاوەستە شاوتی باشی کوڕە جوانەکەم نوێژەکەی وتی باوکی لێوە هەڵیدایە تووڕە بوو لچی دا بەیەکە ئەمە نوێژی ئێوە هەر نەبڕایە بەستم چی شتێک هەر نەبڕایە ئەو مناڵەکەی نوێژە وتی زۆر تەریقمەوە بەردێکم نایە سەر هیچم نەوت چی لێ بکەم مەجلیسە و قەڵەباڵغ سوێنی خوا وتی چەند ساڵێکی پێنەچوو 7-8 ساڵ ڕۆژێ وتی مامۆستا فریان بکە چی بووە کاکە فریان بکە و وەڵا لێم قەڵمە بەس بڕم چییە کوڕەکەم گیراوە و پێم وایە بە مادەشەوە گیراوە وتی تخوا بۆی دام کوردەوەرە شەڵێت خۆی خۆشێتی تۆزە تۆڵەم سەریتەوە وتی لەبیرتە لەو مەجلیسە چۆن تەریقت کردمەوە چی شتێک گرنگ بوو بۆ ئەو کاتە ئەو کاتە کە من سەیرم کرد 12 ساڵە بۆ ئەم کاتە بەس نوێژ گرنگە ئەهلی نوێژ بمانە ئەهلی مزگەوتە نوێژ بناسێ کەواتە خوش ئەناسێ خوا بناسێ کەواتە زانێ حرام و حەڵات چۆنە کەواتە حدودێکە زانێ کەواتە سنوورێکە زانێ بۆ ئەم دەقە شەو نوێژیشی نەبێ کێشەی نییە حەج و عەمرەشی نەبێ کێشەمان نییە زەکاتیش نەدا هەر دێشی قبوڵە هەموو سی ڕۆژەکەش بە ڕۆژوون نەبێت زۆر کێشەمان نییە هێوا شێواش تەرتیبات و مەزبوط 10 ساڵ و 12 ساڵ و هێوا شێواشە تا دێت بەس بۆ ئەم قۆناغەوە گرنگ ئێنە هێش باوکلیی دا بەیەکە و ئیشەکەی لێ گەنانی بۆیە زۆر گرنگە مرۆڤ گرنگە دایک باوک ئەمە وەڵای جارێک کاتی نییە و لە ئیستۆ بۆ لە چکێ بدەن بەسەریا و لە ئێستۆ بۆ بیکەم بە یاپراخ و چی پێویستەکە و بەتابەتی برای گوتی مەجلیسێکە بۆ 4 ساڵ چی پێویستەکە لە ئێستا و بیان ترسێنن جەهەنەم و بەهەشت و فڵان و هەر یەکەی قۆناغی خۆی منیش دەموت تۆ بۆ 9 ساڵ و 10 ساڵ بڵێ خوا کوێتەکە خوا گەڕوگولتەکە وەڵا خەڵک زۆر هەیە نوێژیش ناکا خوا گەڕوگولی نەکردو برایە بۆ خۆشی گێڕایەوە ئەوت تا گەورەش بوون سەیرمانەکرد هەتیاوتی وەڵا وانەکەنەوە دوای سەیرمان کرد باش نییە کاک ئێمە غەڵەت تێگەیاندران کاک خوا زۆر لەوە گەورەترێت تۆ بتوانین بەم جۆرە بتەوێ بیترسێنی بۆیە زۆر گرنگە چی شتێک گرنگە بۆ قۆناغی خێزان و خانەوەدا احتیمال زۆرە جەرسەیەک سەردانێک دەرز و دەورێک بەتابەتی تۆ لە گەڕەشێکای لە شوێنێکای کاکە 3-4 خێزان ئەبرا با دەرزێک بۆ ئافرەتەکانماندانی لەم ماڵە ئەبرا با دەرزێکی تەجوید بۆ خۆمان دابنین تابەتی ئەو خوا پێداوە بەڕێزان و زمانی ئێمە نین تابەتی گەنجەکان هەشتاکان و نەوەتەکان هەتا ئەچوون دەرزێکمان لە مزگەوتی ئەخوێنیان ناخوێن خوا بکات ڕێگەمان بدەن و نەدەن و بەزم و ڕەزم و ئێستا هەر ئەتوانی دەرزێکی تەجوید دانی لەگەڵ مامۆستایەکی هەولێر دانەیەکی کەلار دانەیەکی سلێمانی دانەیەکیان بۆ تەجوید دانەیەکیان بۆ عەقیدەی تەحاوی دانەیەکیان وەڵا بڵێ بۆ نمونە فڵانم بۆ بڵێرەوە یەکێکی تریش دەگەڵ هۆڵەندا دابنەی بۆ مامۆستا فڵان کاکە هەر لێرەوە لەگەڵ نۆتینهامە هەر لێرەوە لەگەڵ مامۆستایە لەگەڵ لە مزگەوتە هەر یەکەو لە شوێنێکی تر زۆر گرنگ و مهمە بۆی ئەمە چی شتێک باش و چاک و مەزبوطە دەبێ ئیشی لەسەر بکەین بڕۆی سەریع ئەی چی کاتێ ئەی خۆ کاتیش لە هەمووی گرنگتر و مهمترە ئێ کاتیش لە هەمووی گرنگتر و مهمترە تۆ دەبێت پێش 15 مشوری مناڵت خوارد بێ دەبێت پێش 40 ساڵی سۆز و خۆشەویستی و حەنانە دابێ بە ئافرەت دەبێت ساڵ یەکەم ئافرەت بیسەرمێنێ بۆ پیاو کە ئافرەتێکی دڵسۆز و مەزبوطە و چکە لە ساڵ یەکەمەوە دڵی لێ ئێشا ئەوەنی من بزانم و تەجروبەی خێزان و خانەوادەمە بێ قورسە بەڕاستی ئەو ژن و مێردە بشنەوە سەر سکەی خۆیان ساڵی یەکەم کە زووخاوی کردە دڵی ئەم مێردە و بێتاقەت و ناڕەحەتت کرد ساڵانی داهاتوو بینە بێ تۆ دەبێت لە شەهر العەسەل و لە 2-3 مانگی یەکەمە سوکاتیت بە دایک و باوک و خزم و کەس و کار نەکرد بێ تۆ دەبێ مناڵ لە 2 ساڵی یەکەمە شیرت دابێ پێی و شیری قوتوت دەدابێ پێی و کە دینی ژواڵێ و ئێستا تۆبی ژواڵێ تۆ ئەڵێ برێز فیدین برێز فیدین ئەڵێ لێست منی مەم نازانم ساڵ با باڵێن تۆ چیەڵێ تازە بە تازە تۆ بە بەحس و توێژینەوەکەی ئێمە ڕوحم بە قوربانی بە 14 سەدە بۆمان باس کراوەکە و لە قورئانە باس کراوەکە زۆر باش و چاک و مەزبوطە و 2 ساڵ بیدرێتێ تازە بە تازە تۆ بە بەحس و توێژینەوە پێوەفرۆشیتەوە بەس مهمە چی کاتێک اینجا کە چی کاتێک بۆ نمونە مۆبایلی ئەدەیتێ
کەسە ناتوو مەجال نییە من بۆت باس بکەم چی کاتێک سۆشیال میدیای بۆ ئەەکەیتەوە چی کاتێک بۆ مناڵەکان تێکەڵاوی چواردەوە ئەەکەی چی کاتێک منداڵەکان ڕێگەیە دێ خۆی بچێتە دەرەوە خۆشی بێتەوە چی کاتێک ئاکار ئەم کارتانە ئەدەی بە مناڵ بۆ نەخۆی پارەی خۆی سەرف بکە هەمیشە دەبێت بەرنامە پرۆگرامێکی بۆ دابنی چی کاتێک ئەڕۆمە بۆ ماڵەوە بنجارێک بەڕێزێک تەلەفۆنی کردێ سەوت خارجوت کار تۆ پیاوەکەشم وەختی خۆی تەلەبێت جەنابەت بۆ جووی لێ بەڕای تو ئەمە گونجاوە وتم بڵێ بزانم ئەڵێ بە بیانی ئەوەی با تۆزە خۆمان بگرینەوە 7:30 ئەڕوا 11 شەو دێتەوە پێم وتۆ پیاوەکە نان و تەماتا خوێ نان و سووتیە خوێ قسەکەشی زۆر جوانە ئێکاکە من چی کاتێک نابێ ئەڵێ دکتۆر وەختێ دێتەوە نە بە کەڵکی من دێ نە بە کەڵکی مناڵ دێ نە بە کەڵکی خزم و کەس و کار دێ ئەزانم ئیسەیشت دەمم لێ کاتەوە ئەی خۆ پارە پیاکە خۆ بۆ ئەژدادی پای ناکە ئاخە کاکە نابێ برا ڕز بەڕێزک تۆ دەبێ وریابی ئەم کچەکە دراوە بە جەنابەت لە تۆڵەی خوێنە نەدراوە خەفەریاتی مناڵەکانی تۆ بکە حرەسیات بۆ مناڵەکانی تۆ بگرێ چونکە تۆی چۆڕە دێ بڕیوە نە بەشی مزگەوتێ نە بەشی دەرز و دەورێ نە بەشی داوەتێک نە بەشی میوانداریەک نە بەشی چوونە دەرەوەیەک نە بەشی گەشتێک نە بەشی سەردانێک بە تابەتی براژن حەزی لە شۆپینە نە بەشی شۆپینت هێشتوێتەوە هیچت نێشتوێتەوە چۆڕە دێ بڕیوە بۆ ئەوەش خراپە وا هەڵەیەکی زۆر گەورێ بۆیە هەمیشە پرسیارکە ئەمە بەشی یەکەم تەواو بەشی دووەم بە کورتی بۆ جنابتان باسەکەم هەمیشە پرسیارانە لە خۆتان بکەن وە گرنگە و ئینگلیز لە دەرووناسیە باسی کردووە لە خۆت بپرسە بۆ پێرسنەکان شەخسەکان لە خۆت بپرسە بۆ شتەکان لە خۆت بپرسە بۆ کاتەکان هەر بە جدی بۆ ئەمرە تاخیرەکەیت ئەگەر جنسێ و هەموو شتێکت هەیە و ئینە بۆ شەو نوێژ تاخیرەکەی بۆ تۆبە تاخیرەکەی هەر بە جدی بۆ کاتەکە بۆ هەڵەیەگری بۆ ڕەمەزان بۆ لەم ڕۆواز لە جگەرە نانی بۆ هەڵەیەگری بۆ ساڵێکی تر بۆ لەم دەقەیە واز لە ڤایپ و بەزم ڕۆزم نانی بۆ هەڵەیەگری بۆ بەیانی بۆ لەم ڕۆ داوای گردن ئازایی ناکەی لە خێزان و خانەوەدا بۆ هەڵەیەگری بۆ ساڵی داهاتوو بۆ نەوە بۆ مانگی سێ بۆ ڕەمەزان بۆ لە ئێستەوە زەکات دەرناکەی کە 7 و 8 و 9 معاشی کوردستان نەدراوەوە چێ کەسە نزیکەکانی خۆت و خێزانیشت دامەوە والله وبیلله وتەڵای دوێنێ پێرە هەواڵەکەم خوێندەوە قژەی جەرگم بۆ دێ چۆن ئاسایشی وازانم سلێمانیە نەفەرێکیان گرتووە دوای دەرکەوتووە مامۆستایە لەبەر نەبوونی و نەداری چۆن دزی کردووە خوا هەواڵە بەخوایان بکات و خوای گەورە حەق و تیقامێ لە بسەری وا و میلەتیان وانێ کرد مامۆستا کە دوای سەریان کردو مامۆستا ئێ کاکە مانگی 7 و 8 و 9 کرێ چییە و فڵانە ئێستا گرنگ و مویمە تۆ فریای بکەوی کاکە تەلەفۆنە بکەی برایەکی خێزانتە کە ئازانینە ئەمڕۆ ئێعلان کرا ناوی زانکۆ پەیمەنگاتتەوە تەلەفۆنە بۆ برایەکی خێزانە برای خۆت بگە کاکەەوە لاپتۆپەکەت لەسەر منە ئەوەی شەڵا با بڕۆ مەزبووتە و چاکە و دەی شەڵا سەرمان بەرز کاتەوە مادام لەو کۆلێژە کاتەکەی زۆر گرنگ و مویمەوە هەموو شتەکان و شوێن و هۆکارەکانیش کە گرنگ و مویمە بوێر بە 5 پرسیار لە خۆت بکە و گرنگ و مویمە بەشی دووەم و کۆتایی 5C زۆر گرنگ ئەم سێنجا ژیانت خۆشەکە ئەوەی پێشوو هەوڵەدا تۆزە زەمینەیەک حازر کا بۆ ماڵ و خانە بەس ئەم پێنجە پێم وایە چێژ لە ژیان وەرەگری چێ سادی لێ بکە یەک کۆست نرخ زۆر گرنگ هەر خێزانێک کات نرخی تیانە بێ لەش ساغی نرخی تیانە بێ ئەی بۆ فەرمودەی لەسەر ئەڵێ ئەسەح وەلفەراغ هەتا لە دەستانە چی قەدری نازانن ئێمە ئەزانین کە تووشی شێرپەنجابیە چۆن کونە مشکی لێبێ بە قەیسەری ناسیاوە دۆستە لە فنلەنداوە لە بەریتانیا کوێ تەلەفۆنەکە دکتۆر جان کێشەی پارەمان نییە لەیە واڵێ دکتۆر کێشەی ئەوروپا و فڵانمان نییە بوونین و الحەمدولله بە مانگێ بە هەفتەیە بچێت چی بکەین نازانم چی بکەین وەزع شڕ و فڵان و دانیشە تەواو ئەبوو پێشتر ئیشت لەسەر ئەم کۆستە بکەدایە نرخی بزان نرخی ئەو ئیسلامەتی دینداری کە تۆ هەتە با تۆ زانی ئەم دەقە من و تۆ قسەت بۆ دەکەم خەڵکێکەیە بێهۆشە خەڵکێکەیە بۆ کۆڵێ هۆش و عەقڵ و بیر و هۆشی نییە خەڵکێکەیە کێشە و ناڕەحەتیە خەڵکێکەیە شەڕ لەگەڵ خۆیاکە خەڵکێکەیە بۆتە پەن بەدەست خۆیەوە دوو لەوەی جەنابتان و ئەم مزگەوتە خەڵکێ بەدەست گەڵوگون و ژیان و عەقڵ و چاو و مێشکی خۆیەوە بۆتە پەن بەدەست خۆیەوە ئەوە گرنگە بۆیە نرخ زۆر گرنگە بەداخەوە تەنانەت cost of the life نرخی ژیان کاکە ژیانە بێ نرخی بدەیت بەڕاستی ئەبێ باجی بۆ بدەیت نرخی قیامەت نرخی قەبر هیچی تیان نییە بەس بەڕاستی نرخیە پارە بە پارە ئەچیتەوە قەبرەوە وەزان لێرە بە پارەش ئەدمێژن وایانە بەس خۆزگە هەر ناشتەکە بایە 500 پاوەندەکە بواە کێشە ئەوەیە لە ناوەکەی زۆری ئەوێ محاسەبەکەی زۆری ئەوێ
تۆ چەند عەجیبە جنسێت هەبێ و ئەو هەموو پارە و عەرزەیەکی هەیە لە چەمچەمان ڕوکنە جا ڕۆ قیبلەشە و قیبلەت نەبینێ بێ نازانم چی و فلان و فیسا ناز هەوڵی دابێتەوە و هیچ فریاد نەکەوێت و گرنگە کۆست زۆر گرنگە واللهی من وەکو دکتۆرێک پێتانڕم ئێوە نرخی مناڵەکانتان نازانم من دکتۆرم ها من نەزانم ئەو داماوە هەندێک بەڕێزێک کە منداڵی نییە چۆن بێتاقەت و داڕەحەتە قژەی جەرگت دێ ئافرەتەکانە دکتۆر بۆ یەک جاری زوێ بەس گوێم لە داوشەی دایە بێ مشکلە نییە سێ جار تفڵ ئەنابی بیان کردووە 160 وێرەقیان داوە بە مناڵی بلووری تا ئێستاکێ خوای گەورە قەدەری خواوە بۆ مناڵێکی پێ نەداوە منداڵێکیان بۆ نەماوەتەوە تۆ قەدری مناڵەکانت نازانی کۆست نرخی نازانی نرخی تەمەنەکەت کاکە نرخی ئەو ڕیشەت کە سپی بووە نرخی هەموو شتێ هەر شتێک نرخی ئەوەی کە پۆستێکە تەیەک شتێکە تێ لەم مزگەوتە کاکە نرخی بزانێ بە منیشەوە بە تۆشەوە بۆ مامۆستاشەوەمان بێ نرخی بزانێ هەبێ سوپاسی خوا بکەین کەسە من بڕۆنە لەگەڵ برایەکە بتەوە سوپاسی خوا بکەین خەڵکێکەیە دکتۆرا و پرۆفسۆر و چی هەیە لەو کوردستانەش پێش کەس ئامادە نێ گوێی لێ بێ نرخی بزانێ کاکە هەم نرخەش ئیسلام پێی داوێ ئەگەر چین دوو لە ڕووجناتان گەنوویەکێک ولا هەمووشی ممکن نرخەکە بریتێ لە ڕوح پیاڕاز بڕۆ ئەم بەختیاری کە ئەیبینن ڕوحەکەی لێ دەرکە باقیەکەی تری هەمووی باید 14,000 تەبعەکەی خۆمان هەنێ منگەنیزە هەنێ پۆتاسیۆمە هەنێ سۆدیۆمە هەنێ کاربۆنە هەنێ فلانە بڕوات ببی بە دارستانەکە کەس 10,000 پێ نادێ و خۆشە چاکە بینیانی من خۆم ناسیاومانە بوو دۆستمانە بوو وتمانە نازانێ بگیری یان پێبکەنی بۆ ژیان لە ساعت 8:30 مردووە کابرا پارێز بۆی لێ بەجێمەوە چ دەفتەر هەمووی ئەبرا بازوو بینەژین بەخوا لەوە تا بەیانی بۆن بکە هەمووی هۆڵی ئەوەی بۆ تا 12 بینەژین بە پەلە و ئاگام لێ بوو کوڕەکەشی ئاوا لەسەری ئەمە بەزیەوەی تر تەواو 100% و ئەوە ئیشەکەت ئەوە هەموو کەواتە کۆستی تۆ ڕوحەکەیە ئەی بۆچی ئەجری پاداشتیم ڕوحە نادێ بۆ خێزانی و خانەوادە بۆ قەدری نازانی بۆ بەکاری نایەنی تاوەکو ڕوحەکەت هەیە و توانای ڕوحەکەش ڕۆی بەڕاستی هیچ شتێک بەکەڵکت نایە بۆیە زۆر گرنگ و مهمە هەمیشە نرخی ژیان بزانین بۆ خێزان و خانەوادە خۆشە بێت بڕوات بێ نرخی دوکانەکەت بزانە نرخی ئەو پارەی کە بەدەستەوەیە ئەمڕۆ 10 پاوەندت پیا کردووە زۆر باشە 10 پاوەند بۆ عملەی ئێستەی کوردستان 17-18 هەزارەکە ئەمڕۆ من ڕەنگە سوێن بخۆم سوێنم ناکەوێ خەڵکەیە چووە بە ناوی کرێکاریەوە لێکێ لە شۆستەکانی سلێمانی تام ئێوارە دانیشتووە ئامادە بووە زێرابی ماڵێکیش پاکاتەوە یەکێک ناتۆ بڵێ فەرموو لەبەرەوە تا ئێوارە 15,000 دەست دەکەوتووە نرخی ئەو 10,000 ئەو 10 پاوەندە بزان خاڵی یەکە خاڵی دوو کاپاسیتی توانە چێژ بە مرۆڤ بەخشی چەند توانات هەیە چەند تااقەت هەیە تەبەن مرۆڤ زۆر زاڵمە مرۆڤ هەمیشە ئەگەر وریای نەبی من لە دڵسۆزی پێتان وەکو دەروناسیە تا پێدەڵم ئەگەر وریای نەبی هەمیشە خۆی بەکەمە زانێ ئەوە بەس خوایە بە عالەمی ئاشکرا ئەڵێ مرۆڤ تۆ گەورە و عەزیمی تۆ سەرداری مرۆڤایەتی و سەرداری سەرگۆی زەوی تۆ توانی داری هەموو شتێ بکەیت بۆیە کاپاسیتی زۆر گرنگە توانە و تاقەی وزە و بێ ئەم توانای بۆ خێزان و خانەوادە بەکاری بێن توانای مادی توانای معنەوی توانای قسەکردن توانای ئامۆژگاری ئافرەتێکەڵە کاکتۆر بەڕای تۆ ئەمە زوڵم نییە لە منێکاڵم بۆڕە دایکم زۆر بە تەمەنە چەند جار بەم پیاوە تۆ قەیچێکە بات بە ئەمرێک بدایکم بکەم چی پێویستەکە دووسێ برای من پارت هەیە چی پێویستەکە من نازام چی نابێت توانە دەبێت بەکاری بێنی بەڕێزە ئەو توانە و تاقە و وزەی کە هەتا ئەمەیە کێ لە ئێوە توانای گۆنم لە 3 ڕکات نوێژی شەو نوێژی نییە کێ لە ئێوە لەم جەوە خۆشە خوالێتان تێک نەدا توانای ئەوەی نیە جاجار دووشەمان و پێشەمان بە ڕۆژی بێ ئێوە زان خەڵکەیە لە سلێمانیە من ئەیناسم هەموو دووشەمە و پێشەمەی بە ڕۆژەوە بە درێژایی ساڵ ئێوەش ماشەڵڵا خوالێتان تێک نەدا من لایەوە تووشی کۆکەم من ماوە بە گەرمیان هاتم و هەمزانێت 47-46 جەوێکی خۆش و کەواتە توانات هەیە کێ لە ئێوە ناتوانێت ڕۆژانە 1 پاوەند 2 پاوەند دابنێ بۆ کەفارەتی منداڵێکی بێباوک ئافرەت هەیە پیاویش هەیە کە ئەمە وتێتی وەڵای دکتۆر بڵێ چی بکەینە ئەڵێ 13 دانەسان لە دەرەوەی وڵاتی 13 فلس ئێمە زەکاتمان نەداوە هەر وتێتی ئەمەژی خۆمان و ئەوەش هەر بۆ خۆمان بەکارێن ئەمەنە شێر و ڕێوی هێناوەتەوە بە شەتی تۆ توانات هەیە تااقەت هەیە وزەت هەیە بۆیە خاڵی دووەم زۆر گرنگە لە مەسەرەی نوێژە لە مەسەرەی عیبادەتە لە مەسەرەی پەروەردەیە لە مەسەرەی سەردانە لە مەسەرەی قسەکردنە
لە مەسەلەی هەرچی ڕەزیری نەکەین تاکە ڕەزیری نەکەین بە تایبەتی لە پەروەردە و فێرکردن و لە مەسەلەی علم و مەسەلەی دینداریە بەڕاستی نابێت ڕەزیری بکرێت نابێت ڕەزیری بکرێت زۆر بە جوانی بە مەزبوطی ئیسفادە دەکەیت وڵی پێم ناخۆشم قسای گەرمە تخوا بابیشی گەرمە دوێنە لە مزگەوتێک بووم لەم بەریتانیای هەر بە خۆشی گێڕاوەتی کاکتۆ تەسەورەکەی بۆ دەرز و دەورە دینەکانی مزگەوت وتم 80 تەنەبەی پارەکەی هێشتا دایک و باوک پارەی نەداوە براڕۆچی قەومێکین ئەی هاوار 80 تەنەبەی پارێشتا پارەی نەداوە کە هەمان نیوازان 20 پاوەندە 18 پاوەندە 19 پاوەندە کاکە تۆ پاکاپاسی زۆرە ئەگەر وایە بە حملەیەک بکەین لە کوردستانانێ پیتاکوشت بکەین و بۆم فەقیر و هەژار و بەزم و ڕزمە ناشنەر تۆخبوونەی کاکە هەر هیچ نەبێکم تازۆ لە دەمی خۆمە گرمە چکۆمە بۆ دین و ژینە کاپاسیتەکەی تۆ بەکاربێنە بۆیە ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و مویمە منتال کاپاسیتی بە تایبەتی توانای مێشک زۆر گرنگە توانای مێشک خوای گەورە تاقەیەکی زۆری بە مرۆڤ داوە من زۆر لام مەبەستە ئێوە بەکاری بێنن ئەمەیان وەکو دکتۆر پێتان دەم بەڕێزان هەموو ئێوە ئەتوانن حەببن بە حافظ قورئان هەمووتان ئەتوانن بۆ عەرەبەکەی خۆتان فورکەن بیکەن بە ئایارە 24 هەر هیچێک لێوە ئەتوانن 40 نەوەی لەبەرکەن مێشک زۆر بەهێزە کار لە گێگابایتان نییە لە تێرابایتایە تێرای چی هەندێک لە عولەمایان ئەڵێن ڕەنگە توانە و تاقەیەک هێشتا مرۆڤ نەیدۆزی بێتەوە چکە من خەڵک هەیە بینیومێتی لە هەشتاکانە نەمتمە بینیوە ئاوای کردوتێتی کچی توبامەلا کەریم نیت خزم ئەوانی دوتم چۆن زانی دایجان وەڵا بە ناو چاوتا وەڵا بە برۆکانتا وە بە فڵانە ئەمە mental کەپاسیتیە بەست خوا سبحانەڵە بەکاری نێنی وەرە mental کەپاسیتی بەکاربێنی ناوی لایەنە لاعیبەکانی ئەوروپا لەبەر بێ ناوی 4 سەحابە لەبەر نەبێ خۆتان هەیە بەرنامە هەیە گریانت بۆ دێ لە تەل سلێمانی کراوە وەڵا ناوی 4 سەحابە بێنن وەڵێ عالی نازانم چێ فڵان ئیجاکە هەنێ ناو ئەهێنێت و تەرتیبات هەنێ ناو هەر لە خۆیەوە حەمزە فڵان و باسی خولەفای ڕاشیدین پرسیارێکی لێکات ئەڵێ ناوی هەنێ کتێبەکانە بۆ بێنەرەوە سیان چوارێکەڵێ و یەک دوارێکی ترژی لە گیرفانی خۆی تێکات ئەوە کەسی گەورە کە ڕەنگە محەلیلی سیاسی بی بۆیە mental capacity زۆر گرنگ و مویمە بەکاری بێن توانا و تاقەی خێزان و خانەوادە بەکار بێن سێ بەرەو کۆتاکانە چن و ماشەڵڵا شیرینەکەش هات خوای گەورە دەمتان شیرینکە ئەویش کارەکتەر چی شێوازێک بەکارێنی ئەمەیان لێرە من دوو جۆر سێ چوار باسەکەم چکۆمە بخۆی قسەی زۆر لەسەر ئایا شێوازی دیکتاتۆری بەکارێنی لە ماڵەوە کە من لەگەڵ یانیم هەر ئەوەیە تەواو فول ئەبێ نەچک بکە فول ئەبێ نازام چی بکە حەدی چێ نوێژ ناکە یان بەعکسەوە شێوازێکی دیموکراسی و بە حسابی ئەم سەردەمەی سەدروست بوو و مناڵ بە کەیفی خۆی هەردووچی هەر خراپ شێوازەکەی کە دین فێری کرد قسەکردن گفتوگۆ لەگەڵیا بوون حەز بۆ دروستکردنی نوخبە دروستکردنی قودوە بە تایبەتی لە پەروەردەی خێزان و خانەوادەیە ئێوە یەک شت بۆ من بکەن قودوەی بۆ دروستکردن قودوە ناڵێ خێزانم دکتۆر زۆر گورج و گۆڵ و زۆر پۆشتە نییە قودوەی باشی پیشاندە دوای ماوەی خۆی باشە بێ ناڵی مناڵەکانم دکتۆر زۆر تااقەتی خوێندنی نییە خەڵکی باش و چاک و خوێنەواریان پیشان بدە کەوە زۆر گرنگە ئەم مزگەوتانە ئەو ڕۆڵانە ببینن بڵێ بەڕێزان ڕەحمەتان لێوێ چێتە لەبێت تۆ بۆ هەندەسە و قانونە هەندێک لە گەنجەکان مناڵەکانمانێ پێمان خۆشە ڕۆژێک بێن هەندێک تەجروبەی خۆیانێن بۆ باسکەن زۆر گرنگە من لە چەند مزگەوت ئەمە باس کردووە بەڕێزان ڕەحمەتان لێبێت کێ لە منداڵەکان یەکەمی پۆلەکان بوونە پێمان خۆشە ڕۆژی شەم و یەکشەمە ئەو معریفەتەمان بۆ بنوێن بێن هەندێک قسە بۆ منداڵەکانمان بکەن قودوە باشترین شتە بۆ پەروەردەکردنی منداڵ کە ئەتوانێت ئالێتێک و شێوازێکی زۆر باش بکرێت بۆیە بزانە چی کارەکتەرێک بەکارێنی باوکێکی زۆر توند و تیژی باش نییە باوکێکی زۆر مڕومۆچی باش نییە کاکەم شێوازە بە کەڵک نایە تۆکە پێکەنینێک و زەردەخەنێک و ڕووی خۆشێک و کاکە سەحابە وای نەکردووە پێغەمبەران وایان نەکردووە بۆیە شێوازی زۆر گرنگ و مویمە شێوازێکی ئەوەی کە بڕۆ و وەرە و دانیشە و هەڵسە و فڵان بەڵام بە شێوازێکی تەندروست و شەرعیانە نەبێت ڕەنگە بە کەڵک نییە ما قەبل ئەخیر و کۆتاییەکان بۆ جەنابتان ئەیش بریتێلەوەی چی بارودۆخێک دروست دەکەین لە خێزان و خانەوادە زۆر گرنگ ژینگە ئینڤایرۆمنت زۆر ئاگاتان لە ژینگە بێ ژینگەیەک ئەو هەموو ئیزاعەی تێدا بێت بەبێ سانسۆر من گومانم هەیە مناڵێکی باش دروستکە ژینگەیەک توخوا دایکت نەمرێ ئەچی بۆ ماڵی دار و بەردی هەیە کتێبخانەی نییە لە ماڵیانە هەموو شتێک هەیە سێرەکەی چوار کتێبێکی تەفسیر نییە
کتێبێکی چیرۆکی قورئان نییە کتێبێکی بۆ نمونە مەسەلەن قورئانێکی بۆ نمونە بە موفرەداتەوە نییە بۆیە ژینگەکە زۆر گرنگ و موهیمە جارێکیان چووینە ماڵێک ئەوسمان نوێژ بکەین برایە گوتی خاوەن ماڵ گوت کاک وەرە بۆم ژوورە هەر زۆر ئانتیکەم لێدانی بەجددی بۆیە باسەکەم زۆر معجیب بوو ترەکەم لە تەژوورێک ئەوە شوێنێکی منبەرێکیان تیا دروست کردووە و قیبلە نمایەک و تەرتیباتێک و سیواکیان دانا و عەترێکی دانا وڵای کاکتۆر ئەمە تەقریبەن چەند ساڵێکە وامان کردووە زۆربەی خێزانەکە مەگە جارجار بە جەماعەت نوێژەکەنا زۆربەی ڕاهاتوون لەوێ نوێژەکەنا ژینگەیەکە لەو ماڵە دروستی کردووە شوێنێکی دروست کردووە و نوێژێک و تەرتیباتێک و مەزبوط و هەندێک کتێبی دانا و تەسبیحێکیان دانا و ئەمەی کە بەدەست بۆ نەزیکری پێ دەکەی ئەوەی دانا و کاتە زۆر گرنگە ئەمەش خاڵێکی گرنگ و موهیمەکە بارودۆخەکە گرنگە لەناو مزگەوت تا و بارودۆخە بۆ منداڵ دروستە بێ بۆ خێزان دروستە بێ بۆ خانەوەدە دروستە بێ منداڵ جارجار بەرە بۆ کتێبخانە منداڵ جارجار بەرە بۆ ئەستا دوێنە بوو پێرە بوو لە یەکێ لە شارەکان بۆ مۆزەخانەیەکی تایە باسی شۆڕشی چەندین ساڵی بۆ نمونە مەسەلەن بەریتانیا ئێوتم باشە کاکە مناڵی مزگەوتیش بێنن بۆ ئێرە ئەو کات و بێنن بۆ چوتم کاکە باسی کە بڵێ ئێمەش ئەسبمانە بووە ئێمەش شەڕ کراوە ئێمەش فەتح کراوە ئێمەش کەم تا زۆر بۆ نمونە تەسخیمان داوە خەڵکانێکە بە وەختی خۆشی ئاوا دینداریان بە ئێمە گەیانووە ئاوا بۆ نمونە فڵان کراوە بیت تێگەێنە بە ئەو نەچێت مێژوویەکی تێبگەین و مێژووی تۆ زەربی سفر بکات ئەو بە نوعێکی تر ستۆری خۆی تێگەێنێت ئەگە تۆ وریان نەبی بۆیە ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیم خاڵی کۆتایی تۆ مشتری چیت خێزانە بێ مشتری بێ مشتری ئەبێت چۆن بڵێت داهێنان بکانەوەی چۆن بە دوای شی ئاگەڕێت تۆ مشتاقی کتێبیت مشتاقی معلومات و زانیاریت مشتاقی علوم حەدیسی ئەبێ مناڵ مشتری بۆ دروستکەی ئەبێ بە دواداچوونی بۆ دروستکەی ئەبێ حەز و خولیای بۆ دروستکەی ئەبێ وای لەبێ بە دوای هەندێک شتا بگەڕێ بە دوای هەندێک کتێب بە دوای هەندێک بابەت بە دوای هەندێک مەوزوع بە دوای هەندێک فێربوون بە دوای هەندێک شارەزابوون حەزێک و خولیایەکی تیا دروستکەی چۆن مەسەلەن کاوەن دوکانێک بە دوای مشتری خۆی ئاگەڕێ سپۆنسەرێک کابۆی مشتریەکەی خۆی بدۆزێتەوە بەرنامەکەی ئەڕازێنێتەوە وەکو ئەڵێ دیزاینی کات هەمووی بزدەبت ئەمەش وایە لە مزگەوتەوە دەست پێ بکە من ئەمڕۆ لە شوێنێک لە شارێکا بۆ هەندێک لە مزگەوت و مەدارسەکانی ئەم بەریتانیا قسەم کرد وتم هیچ مزگەوتێک نییە بەڕاستی غەدرە ئەگەر شوێنێکی تایبەت بۆ منداڵ دروست نەکەی شوێنێک دروستکە وەکو شوێنی ڕەوزە بیڕازێنەرەوە کێکێک شەکلەمەیەک تەرتیبات و مەزبوط و کاکەم گەورانە بە زۆریش بێ باوەڕ ناکەم بە ئاسانی واز بێنین و مرتەد بینەوە بەس ئەو مناڵە گرنگە مزگەوتی لاشرین بکەی منداڵەکان گرنگ و موهیمە و لە دایک و باوک لە دایکەکەی وەرگی بڵێ دایەجان تۆ بڕۆ نوێژ و تاعات و عیبادەتی خۆت بکە خوشکێکمان گرتووە سەرپەرشتیە منداڵە بچکۆلانە دەکات وە سەر کۆنتڕۆلیان دەکات کۆتا قسە بۆ جەنابتان کتێبێکەیە بە ناوی پوتین فامیلی فێرست کە ئینگلیز خۆی ئەڵێ ئەبێ خێزان پێش هەموو شتێک بێت ئەمەیە من دەڵێم تۆ دەبێ مشتری خێزان بیت نابێ مشتری دوکان و ئەم لا ئەولات پێش خێزان و خانوە دەبێت ناکرێ هاوڕێکانی گەڕەکوت و بازار و جارجار بە ناوی چوونە دەرەوە پێش خێزان و خانوە دەبێت ئەگەر ئەمە بکەیت من دڵیام ئەتوانین خێزان و خانوەدەکان بپارێزین هەم خۆشبەخت بین هەم ئاسوودە بین هەم بتوانین ئەو ژیانش کە لێرە بەڕێ دەکەین ژیانێکی خۆش و ئاسوودە بێت و ئاسوودێک و قازانجێکێ بێ هەم بۆ دنیاشمان هەم بۆ قیامەتمان دووبارە سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان سوپاس بۆ مامۆستا بەڕێزەکان سوپاس بۆ مامۆستای عەزیزمان کە دەرگای واڵا بوو بۆ ئەوەی کە لەگەڵ جەنابتانە دانیشین و سوپاس و ڕێزمان هەیە بۆ عەزیزانمان لە ژیان بۆ ئومێدەی بتوانین هەموومان خۆشبەخت و ئاسوودە بین مامۆستا محەممەد ئەگەر دووبارە سپاس بۆ جەنابی دکتۆر خۆی تەبارەک و تەعالە هەر حرفێکە و توێتی بە حەسەنەیەک بۆی بنووسێت بەڕاستی ئێمە لە تەواوی بەریتانیامان دوومان کرد هەر ئەمڕۆ بۆ معلوماتی جەنابتان فعلەن کە ماندووە لە شاری مانچستەر نزیکی 2 سەعات سیمینارێکی تایبەتمان هەبوو بۆ مامۆستایان و ئیداری مزگەوتەکان و دواتریش بەڕێکەوتوین بۆ ئێرە و یەک تەنها بەس بەیانی ماوە لێرە دەڕاتەوە بۆ کوردستان دووبارە سپاسێکین بەڕاستی ماندوو بۆ خی گەورە پاداشتی باتەوە و بابەتێکی گرنگ و بەپێزی بۆ باس کردی لێرەوە 5 پرسیارۆرەگرین بۆی زیاتر ئەگە کەسێک شتێکی هەبێ ڕوونکردنەوەی یانینێک دوای 5 پرسیارەکەی ئینشاڵڵا کۆتایی بابەتەکەمانی فەرموکان حاج بەناوی خی گەورە و میهرەبان خێراتنی کاری دکتۆر تەواوانیەکەین
بەخێر خوشی فیانە زۆر بەخێر بۆ شاری بەرمینگام من پرسیارێک کارەسەی جەنابە دەکەم و پێشنیاریشە ڕەنگە لێم قبوڵ بکەی خزمەتتان جەنابتان لە کایەی دروستبوونی خێزانی ئاسوودە 5W هەڵبژا و 5W لەگەڵ 5C پێشنیارەکەم W کە زیاد کەیت بۆ 5W کە بیکەی بە 6W worship پەرستن جوان چکە پەرستن تۆ مناڵ فێرەکەی کێ پەرستی لەگەڵ چیا حەشرەکری ئاینەکەت کێیە ئەمە زۆر زۆر گرنگە جوان بۆیە ئەم پێشنیارە بیخەرە ناو 6W بۆ پێشنیاری دووەمیشم بۆ سیەکە کمیونیتی سی تۆ لە بازنەی چیە لەگەڵ چیا نزیگە بیتەوە لە خەڵکانی چێ نزیگە بیتەوە لەگەڵ ئەو دۆستانەها چێن سەر بە چ گروپێکن سەر بە چ تاقمێکن سەر بە چ نەتەوەیەکن تۆ لەوانەوە نزیکە بیتەوە هیوادارم پێشنیارەکانم قبول کەیت و بە هەندوەری بگریت و ئۆکەیم بیتێ I love you لە خزمەتتان خوا باشە بۆ یەک لە یەک جوانترە و دەست خۆش بخواز زابەتەوە شتێکی زۆر جوان و شتێبی نەکتەبوو دەست خۆ لەگای حاجی زۆر معقول بوو فەرموو قوربان پرسیارێکی ترەگەر هەبێت یا خوشکانی ژەگە پرسیارە هەیە بە سەرعی بۆ نامەیە بە نووسینێک گومان بنێرن بۆی بتوانین وەڵامتان بینەوە دەست خۆ لەگای حاجی زۆر معقول بۆ ڕاستیەکەی باڵە قوربان فەرموو کاتی کلیان خۆ بەخێرە زۆر زۆر بەخێرە ئەندامی کە هاتی بۆ هێرە وەڵام پرسیارەکەم ئەوەیە قەت یعنی کاتێک لە ماڵەوە یان لە حایلەکان تا زۆر جار هێرشی ناڕاستە خۆ لە مناڵەکە و دروست ئەبێت ئەم حەقدا وردە وردە زیادە تا ڕادەیەکەوە ئەو مرۆڤە وای لێ دێ لە نێوانی تا کوبرا و خوشکەکانگە حەقدێکی زۆر لە دڵی ئامێنێتەوە ئەو مناڵە بە بچووکی زۆر لێ دەدرێت زۆری هەناکرێت زۆر شت بەرامبەرێک ئەنی مەبەستەکە منەوەیە خەڵکێکە ناسم ئەم بارودۆخان زۆر زۆرە بۆ باشترین شت چییە ئەنی چارەسەر چیەکەوە ئەو منداڵە بەم بچووشیەوە زۆری هەنە دەکرێت سەرکۆنە دەکرێت حتا غەڵەتێکی بچووکیش بێت سەبەبی ئەو کردارە چییە هەنی بۆ ئەبێت وا دەست خۆش بێتەوە ئەوەی کە مامۆستایان لەم مێنبەرانە پێمانەڵێن ئەگەر جێبەجێ کرد پێم وایە ئەوە نابێت یەکەم نەبوونی شەڕ و ئاژاوە دووەم وەکۆڵێ ڕق و قینە نەکردن سێەم جمێن نەدان و وەکۆڵێت ئیهانە نەکردن چوارەم پابەندبوون بە نوێژ و تاعات و عیبادەتەوە پێنجەم ئەوەی کە فەرمودەکە ئەڵێ لا تەغزەب و تووڕەیی خۆت و تووڕەیی دوکان و تووڕەیی کاسبی بە ژن نەڕێژی یان بە پیاو نەڕێژی شەشەم هەوڵ بدەی لینک و علاقاتێک لەگەڵ چواردەورە هەبێت چکە بۆ معلوماتان حەقی خۆتە تۆ تۆزێت تووڕە بێت چکە غەریبی هەروایە دوور لە وڵات و دوور لە مەملەکەت و دوور لە ژیان و دوور لە گوزەران و پارچە ئەیفۆڕێکش لەو لاوەدا ناوە لە وەختی خۆی زانکۆ پەیمانگاکە پێ تەواو کردووە لەوە چێ لە ژیان تا 2 دینارە پێ پەیدا نەکرد بێ و لەولا شەوڕەنگە هاوتەمەنێکی خۆت ببینی کەیف و سەڵتەنەتە کاوێشتا بکە تۆش نەچوویتە دەسەر سکەی ژیان و گوزەرانی خۆت و دوور بێخوایە سینگڵیشیت و هۆش بۆ خۆی هەر بەڵایەکی زۆر گەورەی و ئەمانە هەمووی سترێس و قەلەقی و بێتاقەتی و ناڕەحەتی دروست دەکات جا بۆ خۆت بێت یان بۆ خێزانت یان بۆ منداڵەکانی کەواتە ژینگەکە ئارام بکەیتەوە ئەوەی کە ئێستا لەمانەی زانەمەیە تۆزێ باشە سەرەکەی بێدڕوومەکانی جیا کردوێتەوە مناقەشە و گفتوگۆی ژن و پیا و لە بەردەم منداڵان نەبێت هەوڵ بدەین کاتێکی گونجاو بدۆزینەوە کە باسمان کرد کاتی ئێمە مەسەرن لە کاتێکا بێت کە منداڵەکان نووسونە لە کاتێکا بێت کە منداڵەکان لە قوتابخانەن و هەوڵ بدەین چوونە دەرەوەمان هەبێت کە ئەوەش خاڵێکی گرنگە یعنی خوانی بڕێەوە کە کوردستان نییە هەر بۆ هەموو گەڕێکێک پارچێکەیە مناڵ ئەبەمە دەرەوە با مناڵ بخۆی ڕمبازێ و بەز و ڕزمی خۆی بکە بەڵام خۆشم لەگەڵ خێزانمە لەسەر کورسێک لەسەر شتێدا نسم با کۆڵە دەردەشەیەکی ژیان و گوزەرانی خۆمانەکەین بەمە هەم حەقدی نابێ هەم قینی نابێ هەم بێتاقەت نابێ هەم ناڕەحەت نابێ و ئەیکەم بە کۆتا قسەم بۆ وەڵامم پیاوە بەرەزە من هەمیشە وتومە دایک و باوک خۆیان بۆکارن زۆر جار بۆ نەهێشتنی شکۆی یەکتری ئافرین بۆ ئافرەتەی شکۆی شکۆی پیاوەکەی نشکێنێ لە بەرچاو مناڵەکانی یان پیاوەکە لە بەرچاوی بۆ نمونە من مناڵەکانی سەی تفکردن و قسەی بەرز و نزم و سێبەردە تەلاق دەدەم و هەر ڕۆژێک ما بێت تەلاق دەدەم من دڵنیام لە ئەخیرا هەردوو لامان زەرەرەکە خێزان هەردوو لای زەرەرەکە
پیا وایە بیزانێ بێوێ قەوامەی خۆی و ئەوە جێبەجێکەیان بەعکسەوە ئافرەت بێوێ بیسەلمێنێ و منیش دەسەڵاتمێ و منیش کارتمێ و منیش چاوەداریوە لە ئاخیرە بەڕاستی پیا و دەدۆڕێنێ ژن دەدۆڕێنە منداڵەکان دەدۆڕێن کەواتە ئەگەر بزانین زەرەری هەمومانە و هەوڵ بدەین جەوەکە هێور و هادی بکەینەوە منداڵیش هادی ئەبێتەوە بۆ معلوماتان دەنگ بەرزکردنەوەی منداڵ بە جۆری ژن و پیاوە و تووڕەبوون و ئاژاوە من ئافرەت هێوتێتی کار کرد بە پیاوەکەم بڵێ یەکەم بکۆتا پیاوەکەم بڵێ وەڵای من لە ژینگەیەک و هاتوومە پیا و ڕاست بڕۆ هەشەڕ و ئاژاوە بوو ناقم نییە جارجار دەنگ بەرزکەمەوە بە قورئان سوکاتیم بە پیاوەکەم ناڵێ بەس لە ماڵێک هاتوو بەس دەنگ بەرزکردنەوە بوو تۆزە لێم تەحمل کە 6 مانگ ساڵ هێتا تۆزە دێمەوە هێوری تایم یعنی ئافرەتەکە خۆی اعترافی کردووە ژینگەی ماڵی دایک و باوکی وای لێ کردووە کە تۆزە قسەی بەرز و نزمەکاوە تۆزێک کەم تەحمل و کەم سەبرە بۆیە ئافرەت بۆ دایک و باوکەی کە ژینگە و ئینڤایرۆمێنتێک و کۆندیشنێکی زۆر باشە گونجێنێ بۆ منداڵەکان بۆی داهاتووی منداڵەکان باش و چاکبوون سوازن پرسیارەکە بڕوات بێ لە بەریتانیا باشترین ڕێگا مزگەوت حەلی ترمان مزگەوت مەگەر مەدرسەیەکی نەبێ بەس مزگەوتەکە زۆر زۆر باشە بە تایبەتی دڵم خۆشە ئەمەم زانیوە کە لە مزگەوت لێرە مەدرسەشە مزگەوتە ئەوە نوێژە و تاعاتە و پێشفەرزەکە و تەرتیبات بەڵام شەمان و یەکشەمانی شێ و ئەلفوبێ خوێندرێ و لەگەڵ شاکوردیە خوێندرێ و لەگەڵ چیرۆک و لەگەڵ بۆ نمونە قاعیدەی نورانی و لەگەڵ تەرتیبات و مەزبوط کاتەوە باشە تا تەنان لە مزگەوتێک سێرم کرد ئەڵێ دکتۆر ڕۆژێکمان بۆ کوردی دانا ڕۆژێک بۆ عەرەبی و ڕۆژەکانی کەشتم تا زۆر مزگەوت بۆی ئەمە عادەتێک و شێوازێکی زۆر باشە بەڵام لێرە ئەگەر مزگەوتەکان لێم عاجز نەبن من ئیناڵم مزگەوتیش ئەبێ بزانێت چۆن سەرجێ مناڵان ڕاکێشێ مزگەوت دەرزوودەوت بێ بە جاجار یاریکردنی تیابێت جاجار تەرفیهی تیابێت جاجار چوونە دەروەیەک بۆ پاکی تێدا بێت جاجار سەفرە و گەشتێکی تێدا بێت ئێستا لە بەریتانیا شتێکی خۆشتانی عینەن وەکو نیزامی نەدوەی جاران هەبوو لە نەوەتەکانە لە کوردستان پێم وایە ئەتوانی خێمەیەک هەڵەدەی نازانم لەسەر کوێیەک گەنجەکان ئەبەی لە بەیانی و تا سەعات 9 تا سەعات 3 ئێوارە جەوێکە گۆڕە نانخواردنیە کە تەرتیباتێکە و کوڕەکان بەجیا ئێنیتەوە ڕۆژێک کە سێ-چوار ئافرەت کچەکان بەرەو بێنێتەوە مهم هەست بکات مزگەوت تەنها و تەنها قاعیدەی نورانی تیا ناخوێندرێت زۆرشی تر هەیە کە چێژ و خۆشی و ئاسوودەی لێ وەرەگرێت و لەگەڵ شیاکوردیەکەشی دەمەزەر دەبێت لەگەڵ مناڵێکی کەلاری لەگەڵ چەمچەماڕەیە لەگەڵ هەولێریەکە لەگەڵ سلێمانیەکە بە دنیایەوە بە قوت و بەهێز دەبێت وە منداڵەکەی تۆ دەچێتە سەر زمانێکی کوردی زۆر باشە چاک سەی دیقەتی پاکستانیەکان دەن بەڕێزانتی باشترین تەجروبەیە پاکستانی بەچی پاکستانی و هیندی بەچی زمانی خۆی لەفۆتا خۆ ڕاستە ئێستا مەدارس و شتیانە بەس دڵنیان لە سەرەتاوە لە 45کانەوە لە ڕێی مزگەوتەوە نیان هێشتووە کولتوری خۆیان جلوبەرگی خۆیان و ژیانی خۆیان فۆتێ و سواز بۆ جەناب جاکان دکتۆر باسەیەکی خۆشترت بوو کۆملم شوێنی خۆمان تاین مزگەوت هەر بۆ زانینی جەنابیشتان لێرە پەیمانگا هەیە دووشەم سێشەم چوارشەم پێنجشەم لە بەیانی تاوەکو تقریبا 4 دەرسی تیاوترێتەوە جنەی مامۆستا خۆشی بەردەوام مامۆستا تە لەبە وەرەگرن جوان پەیمانگایەکی ڕستگانی زۆر چاکە و هەر کەسێکیش کە ویستی منداڵی خۆی بێنێت بۆ ئێرە بخوێنێت گەنجانیش نەگەر منداڵ گەنجان گەورەتر دەتوانێت بێت ئێرە دوای مامۆستا تشتێکی خاتە سەری پەیمانگایەکی باش و سەرکەوتوو جوانش مەدرسەیەکی مەدرسەیەکی تەواو کۆتایی سیارەگەر هەبێت ئەگینە فەرموکار کاک دکتۆر ئێمە خێزانەکان لە زیادبوونین لە وڵاتەیە ئەلبەتە کە خێزان زۆر بوون کێشە مەشاکلی زیادە بن من ئامۆژگارێکم بۆ خێزانە بەڕێزەکان ئەوەیە کاتێککە کێشەیەک ڕووی تێکردن مەیوەسێن لە بینی خۆیانە نەیهێڵنەوە جاری وایە کێشەکان کاتێک گاتە لای کەسێکە معالەجەی بکە یاخود کەسێکە هاوکاری بکە هیچی تیا نەماوەتەوە پۆلیس هاتۆتە بینەوە شەڕیان بووە شۆسیال مناڵی بردوواتە بارودۆخی خراپیان تێپەڕانوە ئەو کاتە ئەیبنە لای مامۆسایەکی ئاینیە لای کەسێکی کۆمەڵایەتی کە سڵحیان بکە بۆیە ئامۆژگاری من بۆ خێزانە بەڕێزەکان ئەوەیە کاتی کێشەکەتان بە خۆتان چارەسەر نەکرا با کەسی سێهەم تەداخل بکە و دووەمینش ئامۆژگاری بۆ مامۆستا بەڕێزەکان بۆ ئەو کەسانی کە موسڵحن لە بوارە کۆمەڵایەتەکە کە کێشەی خێزانی دێتە لایەن با بە ئەمانەتەوە بیپارێزن والله خێزانی وایە ئەڵێ کاکە ناوێرم لای کەس کێشەکەم باز بکەم مامۆستا لەسەر مینبەر باسیەکە لە ناو مەجلیسا باسیەکە ئەشکەم بە پرسیارە بۆ کاک دکتۆر تا چەند ئیجابیە ئەگەر خێزانێک کێشەی هەبوو بیباتە لای کەسی سێهەم جوان مەسەلەی کۆنسەڵتیشن و ئیستیشارە ئێمە 14 سەدەیە دین فێری کردین بەڕێز ئیستیشارەکردن و پرسیارکردن ئەسڵ ئێمە جیاواز لە هەموو ئینگلیز و وڵاتەکانی ئیستیشارە و ئیستیخارەشمان بۆ دانراوە پێم وایە تر زۆر جار بۆتان ڕوون کراوەتەوە ئیستیشارە و ئیستیخارەش دانراوە پەیوەندیەک لەگەڵ ئاسمان و پەیوەندیەک لەگەڵ ئەرزان و بەستی کامە زۆر گرنگ و مویمە من زۆر دیراسی دەروناسیم کردووە لە هیچ وڵات و مەملەکەتێک و لێج علمیەکە باز نەکراوە کە بتوانی تۆ هەم بە ئیستیخارە هەم بە ئیستیشارە بەڵام بۆ مەرجی بزانی کێ
سەرپەرشتی دەکات کێ جواب داداتەوە شارەزایی چۆنە علمی چۆنە چۆن بابەتەکەی تێدەگەێنی نەک پیاوەکە بڕوا بۆ خۆی شوخرەیەکی پێوە بک و لاخیرا بڵەوە مامۆستا وای وت کەواتە خەتای تۆی نە ئەبێ بزانێ زۆر بە حەکیمانە و بە لێزانانە و بە ڕازگویان پیامەکە بگەێنی من کاملا لەگەڵ ئیستیشاریان بەڵام دیسان دەیڵم لەگەڵ ئاهلی مختصە من نەموتوە دایە ئەوە خێزانم وایە تۆ بەڕای تۆ تەلاقی نەدا لێدایش خۆی پەستە وەختی خۆی ئامۆزاکەت نهێنا ئەوت هێنا ئەڵێ ئەرە وەڵا سێبەردەی بنیە وەرەوە هەتا هاوێنی ژنێکترت بوێنم و لەگەڵ تای نێرم تۆ دەبێت بزانین استیشارە بەچێ دەکەی و کاریگەری چۆن دەکەیت و چۆن پرسیار دەکەیت کۆمەڵە پرسیارە نادووە زۆر بە سەریعی هەنی چند مەسایەک سەری ئەڵێم ینی ڕاستگۆم نەکرد کاکتۆر ئایا فرۆشتن و کڕنی جگەرەوە این حرام ناتوانم بڕادە مامۆستا بۆتان ڕوونەکاتەوە پێم وایە ڕوونی چی کردوێتەوە کە حرامە یان حەڵاڵە بەڕێزێک ئەڵێ کاکتۆر ئایا چۆن ڕێگە نەدەین کەسی سێم تەداخل بکات خۆتان بەهێزن خۆتان بەخۆت بن خۆتان هەوڵ بدەن چارەسەریکەن علم و زانیاریتان هەبێ سڕ و نهێنیەکانتان بانەچێتە دەرەوە بەڵام کەسی سێمیش دیسان ئێڵم کەسی سێم با کەسێکی مختص بێ و مستەفید نەبێ لەم معلوماتانە تۆ هەیشە مستەفیدە کاکەجان تۆ تەلەفۆنێک ئەەکەی بۆ مەسەن بۆ دشێکت بۆ شوبرایەکەت یان بۆ برایەکی مێردەکەت دەوا چێت نقطەی زۆر فت بگرێت کە حاڵەتی واشمانەیە ئافرەتێ لەم ئەوروپایە ئاوا کەوتۆتە خیانەتەوە کە من خۆی لە لای من باسی کردووە کاک تۆ جان ئەوە لای کاکفران وتم ئەویش برادەری پیاوەکەم بوو مەعاناتی خۆم بۆ باس کرد ئەویش لاوانێتەوە شابەتاقەتت چۆن ئیدارەکەی وەڵا نازانم چی هەتا کردێتە ناو پاقلەکەەوە هەتا کردێتە ناو داواکە تۆ دەبێت زۆر ئاگادار بریار دەبێت بزانی پرسیارەکە چۆن دەکەیت وە چۆن کەم تا زۆر خۆت نەجاتە دێت ئەمە پرسیارێکە زۆر تایبەتە پرایڤەتە نازان هەندێ لەم زاڵمانە ئەڵێ ژنی تری هەیە دیار ئەوروپی و مەوروپیە بۆ ئەو باشە و بۆ براژنم خراپ ئەی خوایە و زوڵمە قبوڵ نەکەی هەر ئەوە نەماندەیە لەم مزگەوتەی مامۆستا دوعاەکەی خوایە و زوڵمە قبوڵ نەکەی خوایە هیدایەتی بدەی خوایە بین سەر ڕێگەڕات برا وەڵا وە کوردایەتی نییە وەکو کورد وەکو کوردستان وەکو سلێمانی قبوڵی ناکەی و بێ مزگەوتی مامۆستاش قبوڵی نەکات بۆ ئەوروپیەکی چاوزەردی قژزەت بەردەوام ئۆکەیە و سۆری و سانکیوی هەیە بۆ ئەوەی منش قوزە قورد و نعلەت هەیە ئەڵە بێ سەرپانکەمەوە هەر ئەوە ناڵێت خوایە ئەو زوڵمە قبوڵ نەکەی خوایە هیدایەتی بدەیت ئەڵێت چۆن چی بکەیت بۆی منداڵەکانمان تووڕە نەبێ قورسە بەڕاستیەوە کەسایەتی خۆت بگۆڕ تووڕەبوون بۆ معلوماتان لە پێرسۆناڵتیە پێرسۆناڵتی خۆت بگۆڕ پێرسۆناڵتی خۆت با دیندار بێ پێرسۆناڵتی خۆت بە ئەهلی نوێژ بی بە ئەهلی زیکر بی بە ئەهلی تێکڵاوی خەڵک بی کاکە ڕۆژی 5 وەرە بۆ مزگەوت و قورئان بادێت نزیک بێ و زیکر لێ نزیک بێ مەکە نازانم چۆن ئەگەر کەم بە ئاسانی تووڕە نابی بەڕێزەکەم بەڵام تۆ لە بەیانیەوە تا ئێوارە نوێژ ئاوا قەتڵ و جەمعەکەی دوو سێ ئەیدیتە دەم یەک دانەی چەند خوا پێم نەگرێ قوتت دا و ئیدغامت کرد و ئەویشت قوت دا و کاکە تەمەن تووڕابی ساعت 8:30 ڕۆشتیتەوە بە زۆر دوکانەکەت داخستۆ و ڕەنگە مشتری مێشکی سەری بردبێ تەمان بەند لەگەڵ منام و لەگەڵ ماڵەتێکی دەی ئەوە خۆمانی بەڕاستی جەوێک دروستەکەین کە ئەتوانین تووڕە نەبین و بێتاقەت نەبین بۆیە شێوازی ژیان زۆر گرنگ و موهیمە بۆ مرۆڤەکان باشە یانی ئەوەش بۆ خۆی جێگەی خۆشبەختیە بەڕێزێک نامەی ناردوو ئەڵێ ئەوە چەنە کەشفیشە بێت ئەڵێ تەسەوەرەکەم ئەمە یەکەم جار بێ پیاوەکەم بە بۆنێ سیمیناری تۆ هاتۆتە ناو مزگەوتەوە دیارە ئێمە دوعای هیدایەتی بۆ دەکەین ئێمە سوپاسی دەکەین ڕێزە لە ئێمە ڕێزە لە مزگەوت ڕێزە لە دین ڕێزە لە کەساتی ئێمە سوپاسی خوای دەکەین و دوعای هیدایەتشی بۆ دەکەین و بەڵگەیە لەسەرەوەی کە پیاوەکەت صفەتی باش و صفەتی چاک و معدەنی پاکە و بەڵام ئینشاءالله تەعالا باشتر و چاکتر و مەزبووترە بێ و ئەمەش فەزڵێکی خوایە بۆ هەمومان ئەمە باسمان کرد ئەڵێ دوکتۆر گیان پەروەردەی ژن و پیاوە هەنێ پیاوەیە تەواو دەستیان لێ شۆردووە تەواو یانی جگە لە پارەکە و ڕاوە دینارەکە و کارتەکە کە ئەمان دەنێ هیچی تر هاوکارمان نابن و ئەڵێ ئیشی تۆی و من بەس خەریکی دوکانم و من وە ناکرێ مشوری مناڵەکان بە من بێ بە بەختیار بێ جارجار لە دوکانەکە دواکەوە جارجار تۆ مناڵەکان بەرە بۆ من هەتا لە ماوەیە کتێبێک خوێن مۆڵە بیکە بە مناوەبە تۆ مناڵ بەرە بە ئەو بێنێتەوە ئەو با مناڵەکان بەرێ تۆ بیهێنەرەوە نەخێر بەعکسەوە گەر کرا ڕۆژێک هەردووکتان مناڵەکان بەر و دوای لەگەڵ براژنمە بڕۆ لە شوێنێک لەفەیەک شتێک و شیرینیەک تەرتیباتێک بخۆ لە باخێکا دوو قسەی خۆش بکەن تەرتیبات نەخێر بەعکسەوە ڕۆژێک بە تەلەفۆن کە بۆ خێزانە ژنەکە نیمەڕۆ چێک لێمەنێ ساعات 1:30 دێم بە شوێن تاچی مناڵەکانش لە مەکتەب ڕەگرین و پێکەوە چینانێک لەو مەقامە کوردیە خوێن جەوێک دروستکەن یانی ئەوە نە خۆی مەکەن و ماشەڵاڵی جوولەکەن برا وا نابێت ئێمە دیارە زۆر داخلە دڵە لە پیاو ینی زۆری نووسیوە ناوێنم بێڵم چکە هەمووی کەشفە بێت گرنگ لە کاتێکا کە هاوسەرگیری ئەەکەین مەسەن ژنێک لەگەڵ پیاوێک چی بکەین بۆ پەروەردە لە هەمووی مهمترین ئینفۆرمیشن
زۆر گرنگە بەڕێزانێمە کەمترین زانیاری پەروەردەییمانێ یەکەم شت ئەم ژن و پیاوە تۆمەڵێک کتێبی پەروەردەیی بخوێنەوە یەکەم دووەم ئیسیشارێکی باش و چاک و مەزبوط بکەن سێ پەلە مەکەی یەکسەری لە منداڵخستنەوە کە هێشتا کە تۆ ئاهەر نیت 3 مانگ 4 مانگ 5 مانگ 6 مانگ زۆر ئەبینم ئەمە پێم ناخۆشە زانم لەسەریش مەکەی بەس پێم ناخۆشە ساڵی یەکەم مەسەلەی تەلاق و مەسەلەی جیابوونەوە زۆر ڕۆدا لە کوردستانە وەمە ڕقەمێکی زۆر ترسناک کە هەفتەی پێشووی ئێلان کراوە لە هەموو سەعاتێکە 12 تەلاق تۆمان کراوە لە عێراق ضربی ڕۆژی کە ضربی مانگی کە ئەمە خراپە ئەمە بۆمبێکە داعشێکە بۆ خۆی بەڵایەکی زۆر گەورەیە گەر ئاوریایی نەبێت تەسەوەر بکەین جابدان لە چەند لە مناڵە قەومێ چەند لە ژیانە قەومێ چەند لە خێزان و خانەوەدە قەومێ و چەند ماڵ و خانەوەدە و چەندێ دژمنداری دروستە بێت لە وڵاتی خۆشمان زۆر زۆرە لە وڵاتی خۆمان پێم وایە پارەکە 8,000 ئەگەر ڕقەمەکە غەڵەت نەبم لەوە چێ غەڵەت بم پێم وایە 8,000 زەواج ڕووی داوە 5,000 تەلاق ڕووی داوە یعنی مایەکەی دەرنێنە بە زەرەر شکایە جاوەرە بزانە هەموو ساڵە 5,000 چەند ئەکات و چەندینەکە بۆیە پەرلەمەکە ساڵی یەکەم تا چاک لێکتری تێگەی ئەوەی کە دین دیاری کردووە ئەڵێ قسە و باسێکە هەبێت ئەوە لە ڕسوونەی شەرعا دوای هەوڵ بدەیت کەم تا زۆر تێگەشتێکی مەزبوط پرسیاری دایکی کە پرسیاری ماڵی بکە پرسیاری خۆی کە بزانە دەستی یەکە دەستی دووە لێدراوی هەیە پارچەی هەیە شکاوی هەیە کێشەی هەیە ناڕەحەتی هەیە هەبە جددیمە چی بکەم وەکو مەکینەوگێر باسەکە بەس بۆی تێبگەیت جوان و پختە تەبیعەت و قسەکردن و باڵگراوەندی دینی ماڵ و خێزان و خانوادەی تۆ بە من مەڵە وەڵا دوکتۆر جا من چی بکەم من وام زانی زۆر باش و چاکەک نەپرسی کاکە دین وتی کورد هەر کورد وەڵی دایکە قسەیەکی هەشتاکانەوەتی سەشدە ئەڵێ دایک ببینەوە بەچە بخوازی تۆ دایکت نەبینەوە ماڵت نەبینەوە خانوادەت نەبینەوە لە پڕ چۆتە کۆڵە چاوی چۆتە یەکێکەڵێ دکتۆر جان خەریکە بۆی شێتم ئێ ناخی جەهە بە شێتی فڕێ دەیت و تەلاقێ دەیت و ماڵی هەردوو لاوێرانەکەی بۆیە دەبێت زۆر ئاگادار بن لە مەسەلەی زەواجە کە زۆر پرسیار لێرە دەکرێت و مامۆستای عەزیزم تاکیدم زۆر ڕوونی کردێتەوە قازانجێکی لێرە بێنی لە کوردستان بێن لەمەشا زۆر حەکیم بە یعنی نەفرێک ئێنی لێرە هیچ نایناسی بەس بەبەر جنسەیەک ئەی قوناحەت ئەی تاوانت ئەی تەلاقەکە وە بە تایبەتی پێم وایە مامۆستا فتواتان داوە کە حرامە نێتت دێ نابێت کە تەلاقێ دەی وایە مامۆستا منی هیچ نەیفەتوانیم دۆڵە زۆر ئەمانە ئاگادار بی گەنجە جوانەکانمان زۆر بە حەکیمانە ناکرێت تۆ قیامەتی خۆت دەدەست بدەیت ئەمە چیە بۆ شتێکی دنیایی بۆ جنسەیەک و بۆ بڕیاندانێکی زۆر دنیایی سەطحی کە احتیمال زۆر ئەوەنە تەمەنێکی زۆریش نەژیت بۆی کە ئیسلاحاتی لێ بکەیت دووبار و چەند بار سوپاس بۆ هەموو لاکتان بنیچم نەما دەستان خۆش بێ یاخوا دەست خۆش بێ و زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر بەڕاستی عەزیەتی کێشاماندوو بوو لەگەڵمانە ئەگەر بیری لێ بکەیتەوە لە ماوەی 13 ڕۆژە تۆ 12 سیمینارت هەبێت لە 12 شاری جیاوازە بەڕاستی گەورەیە خوای گەورە پاداشی باتەوە و بیکاتە توێشوی قیامەتی ئێمە لێرەوە دووبارە دەستخۆشی لە ئەوەکەین و بۆ پیرۆزکردن و ختامه میسکی تەمەن دکتۆرەمە ختامه میسک بوو کۆتایی بە کۆڕەکانی لە بەریتانیا هاتوو سبەی لێرەیە و دەڕاتەوە بۆ کوردستان بەڵام بۆ ختامی کۆبوونەوەکەی خۆشمان و سیمینارەکەی خۆشمان ڕاستی پێمان خۆشە بچینەوە بۆ لای جەنابی مامۆستا عەبدولحەمید و کۆتایی پێبێنێت و بەعزێک ئامۆژگاریمان بکات. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد بخير هذه هم دايك كم خواي مهربان هم دايك ورقري خواي مهربان سبحانه وتعالى كفرمي إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر خواي من أهل إيمان قبول بكات يا ربي كما لكان إخوة أودانا كانوا واني كيمان هنا وبخوا واني آني آمد باشي بروج قيامة بكن لا شك هاتون جيتان لخوال البيغمبر صلى الله عليه وسلم سزاري دكتورة زي إنسان شو متوانت لو امتحان قوري تاقي كرنا وقوري كبيغمبري أكرم فرمي عليه الصلاة والسلام ما تركت من بعد أفتن على الرجال من النساء هيج تاقي كرنويك لو قورة ترنية كبياوي بتاقب كينو كبجن تاقي كينو بيغمبر وافرمي عليه الصلاة والسلام قال سورة النساء فرمي فإذا كنت فيهم فأقمت لهم الصلاة فلتقم طائفة منهم معك وأن يأخذوا أسلحتهم فإذا سجدوا فليكونوا من ورائكم ولتأتي طائفة أخرى لم يصلوا فليصلوا معك باسي تشابتاق وتشاقوي دريجك وكو قص وقصي بيبري شمشير أوبوا بوبنا يكوتون بابوتاري يكتركن للايتو مليتو أبري فركي خوي دجمنا كاكا ورقي برادر هاتو تخواري صحابي كفر مش مشيري كان دار قولك ما هذا بيش مالكاتي شراري لي قلتم نام ناجر دسمه ورامتي شو تكانم دابي اليوم كردو ويبتوان مشاركه او جار هيشتا او بلايا كانسان لما مرحله شيتيه
ناکاتە ئەوەی کە زەواجەکەی و ژن تاقیکردنەوەیەکە بۆ تو بۆیە پێغەمبەر فەرمێ خەیڕکم خەیڕکم من ئەهلی باشترین پیاوتانەوە پیاوێکە بۆشنەکەی باشە معنی ئەوە نییە پانکەوە تۆ بچێت دەوری ئافرەت ببینیەوە گەورەترین زۆمە لە ئافرەتەکەی ئافرەت پیاوێ پیاو ئافرەت پیاوێ ئەبێ پیا بەگە ناتوانی پیاوەتی بکەی نابێژن بێژن حرامە بۆ تۆ نەیتەوە تاقیکردنەوە ما وێران کەرە دیسانیش پێغەمبەر فەرمی عەلەیهی الصەڵاتو وەسەلام فەمەن ڕەغیبە عەن سونەتی فەلەیسە منی نەڵێ گۆشەگی دەبم نایکەم ئەبێ بێ ئەو تاقیکردنەوە بکەی چونکە تۆ لە باشترین لە قیامەتی جا نەسیحەتەکانی دکتۆر هەموو پیتێک هەموو شەیەکی واللهی ئەبوایە قەلبی ئاڵتونی بۆی لە قەلبی ئاڵتون بدرێ بۆی لە قەلبی ئاڵتون بدرێ ناشەککە چاکترین شوێن بۆ تێگەیشتن لە مەفهومی زەواجە ماڵەکانی خوانە خوای میهرەبان سبحانه وتعالى کێمە هێنەوە لە هەمومان شارەزاترە ئەو خەڵقی خۆی دروست کردو زانێ و خەڵکە چۆنە ڕوا بڕێوە چۆن بەختەوەرە بێ بۆیە خۆشەویستان ئەو مزگەوتە تا ئێستا نزیکەی 240 فۆرم پڕ کراوەتەوە کە مناڵ لێرە دەوام بکات نزیکەی 120-130 مناڵێک تا ئێستا هاتووە چونکە هەفتەی دووەم و سێمە دەست پێ ئەەکەین و هەروەها ئەوانە شەکە دێن لەو بەرە بۆ ئەو لاوە ئەمە شوێنی مناڵانی کوڕە لەو دی و بۆ ئەو دی و شوێنی مناڵانی ئافرەتە کچۆڵەیە پێش مامۆستای ئافرەتمان هەیە و لێرە زیاتر لە 3-4-5 مامۆستامان هەیە 5-6 مامۆستامان هەیە بۆ کوڕەکان 2 محەفیزمان هەیە کە تەحفیز ئەکەن ئەوانەی کە مستان بەرز بۆ تۆ ئانخەینە ژێر دەستی محەفزی بەتوانە معنی مامۆستای تەحفیزی بەتوانە کە وەکو کۆمپیۆتەرێک قورئانی لەبەرە دەتەوە بخوێنێ گوێ ڕاگە لە هەر داگە لە هەر دێزانی کامە غەڵەتی کرد ئەو جۆرە مامۆستانەشمان هەن جگە لەوە ئێمە بۆ خۆمان دەورەی قوتابخانەی یاخود معهەدی بن سەلاح شارە زوریمان کردوتەوە 8 دەرسە خوێنین سعد هەشتی بەیان دەست پێ بکەین 4 ئێوارەتەوە ئەبین ئەو قوتابانەی کە لێرە دوورە شارن نووسینیان لێرەیە خواردنیان لێرەیە یعنی هیچ نەما بۆیان نەکەین بەس پێڵاوەکانیان بۆ دابنین پارەش وەرناگرین خزمەتیان نەکەین جاری واهێش باسی تەرفیهیشان بۆ جێبەجێەکەین تەنها وەرە فێرە دینی خوا بە شتی وەرە تاریخ نەبووە ئێمە ئەزانین علم چۆن دەستکەوتە بە قووەتی پارە و جوهدا ترس و خەوف وەکو دکتۆرە ئەڵێ ئەچوین 50 کۆڵانمانە گۆڕی بۆ دژە تیرۆر واسایش نەمانگرێ چون بەس بێ لا إله إلا الله قورآن فێر بین من حالي برا جا فرصت هەیە بەڵام ئێمە نامانەوێت کە ناشمانەوێت سووتان وڵا قەوما مامۆستا سووتان منیش دەزانم خۆ سووتان تۆ بووی بە خەڵووز منیش دەزانم پێویست ناکە پێشەوەی بسووتەی بڵێ مامۆستا چی بکەم و ئاگرەکە نزیکە خەریکە سووتێم بۆی چارەسەردان وەکو دکتۆر ئاماژەی بۆ کرد فبۆیە خوشکانێکی زۆر لەو دیون پێم وایە بەقەدەر ئێوەی پیاوانش ئافرەت لەو دیو هەن بەو خوشکانە ئەڵێم ڕۆژی چوارشەم هەموو چوارشەمێک لەو مزگەوتە دەرسی ئافرەتان هەیە مامۆستای شارەزە لەو دی و دەرسەڵێتەوە بۆ زمانی کوردی سعات 11 دەست پێکە بۆ سعات 2 ڕۆژانی چوارشەم ئافرەتانی کورد لە مزگەوتی بن سەلاحی شارە زووری دەرسی تەجوید دەخوێنن قورئانەکە خوێنن سعاتێکە پێم وایە سعاتی فقه خوێنن سعاتێکش عەقیدە خوێنن هەر ئافرەتێک ئەتوانێت بێت مناڵەکانی ناردۆتە مەکتەب سعات 11 بۆ 2 مناڵ لەوێنین فرسەتە ئەتوانێت بێتە ئەوێ ودوبارە بە خراتی هەموو لایەکەکەین إن شاء الله داواکارین لە الله وهو الولي والقادر على ذلك ئاواش کۆمان کاتۆ لە فردەوس الأعلى لە خزمەت پێغەمبەری سەرور صلى الله عليه وسلم وهروەها زۆر برا هەیە داوای کردووە مامۆستا کەی ئەچن بۆ عومرە 5 یا 6 یا 7 و 2 ڕۆژە جوابتانە دەینەوە ئێمە ڕۆین لە ئۆکتۆبەر ئەچین بۆ عومرە ئەوەی کە دێ لەگەڵمانە مزگەوت پارەیەکی زۆر قەرزار ماوەتەوە مەسرەفێکی زۆریشمان لەسەرە ئێمە کاتمان نییە بچین بۆ عومرە بەس لە ناچاریا ڕۆین باوکە شتێک مێنێتەوە مسلمانێکی پاکستانی کە 30 ساڵێکە لەو بوارە شارەزایی هەیە بە وتێلەکانی بە هەموو شتەکان هاتۆتە خزمەتمانە سعرێکی زۆر کەمی پێوتوین بەس بۆ شتێک بێنێتەوە بۆ مزگەوتەکە جاکە ئەچن ئەوەی کە ئێوێتوانێت پەساپۆرتەکەی بێنێ و دیبۆسێتێکمان بداتێ 200 پاوانێک کە پێشتر ئێمە یا 5 یا 6 یا 7 مانگ بەڕێکەوین 10 ڕۆژمان نەمێنینەوە 10 ڕۆژ 5 لە مەدینە 5 لە مەککە ئینشاء الله تعالى پێشمان خۆشە بێن و دواتر ئەوەی کە گەڕاینونە لە مامۆستا بۆ پێتان وتین خەبەر بگەین بەیەکترا ئینشاء الله تعالى هەمە کەلاریە و منم و چەند برای ترن ئینشاء الله بەیەکەوە ئەڕۆین ئەو 10 ڕۆژە لەوێ بین بەیزنی خوا
بەڵکە بگەین بە ڕەزامەندی خوا سبحانه وتعالى جا داواکارم خوا هیدایەتی ویلایەک بدات هەر یەک شتێک گوێرەی توانە گەوتوانی شتێک دەست بە گیفانتاندا بێنەوە خزمەتی مزگەوتەکە بکەنەوە مزگەوتە مەدرسەیە کە جیل دروست ئەکە تەنها شوێنی نوێژ خوێندن نییە ئەگا ئەو مزگەوتە لە سەرەتا وتومە تەنها بۆ نوێژ خوێندن بوایە هیچمان بە هیچ نەکرد ئەو مزگەوتە مەدرسەیە ئینشاء الله مەدرسە ئەبێ و ئەبینە حوسنی ظنی ئێوە گومانی چاکی ئێوە و ئەو برایانش کە باوەڕیان بە ئێمە هەبوو ئەو پارانەیان تەسلیمی ئێمە کردووە نەتیجەکەی ئەبینن و نەتیجەکەش ڕۆژانە ئەبینن دوێنێ کابرایە مسلمان بوو شەهادەی هێناوە و تێ ئەو مزگەوتە کراوەتەوە دەیەم کەس لەو مزگەوتە شەهادەی هێنا و هاتۆتە ناوە ئیسلامە ئەوە گەوتین فەزلی خوایە داواکارم لە خوا ئێمە ئێوە هیدایەت بدە گردن مازاکەن ئەگە درێژم کردبێ و بێئەدەبی نەبێ لە حزور دکتۆری بەڕێزە زۆر بەخێوەی دکتۆریان